بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خی گەورەتان لێبێت. جارێکتر لە ڕۆژانە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام لە 18 ڕەمەزان لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست و ئەم برا خۆشەویستانەی کەناڵ و هەروەها مامۆستا محەممەدی هەولێر. یاخوا بەخێر بن مامۆستا. سلامت بیا خۆ مامۆستا. خۆشحاڵ بووم جارێکتر بە دیدارتان شاد بووینەوە هەفتەیەکتر لە خزمەتەوەی بەڕێز خۆشەویستتا بین. ئەمڕۆژ ئینشاءالله بەرنامەکانمان پێشکەش بێ بەڕێز خۆشەویستەکەین و درێژە و بەرنامەکانین لە خزمەت مامۆستا گیان فەرموون. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خی گەورەتان لەسەر بێ خۆشەویستان. خۆشحاڵین کە گوڵستان لە 18م ڕۆژی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین و بە خێراتنەوەی مامۆستا و براگەرەمان مامۆستا شێخ فاتح دەکەین. تەندروستی باشە مامۆستا؟ الحەمدوللا باشین خوا بەزارە. وەڵا گرفتار بووین. سپاسانەکەم زۆر سپاسی جنابتان، زیکری خێرمان کردی، هەموو برا و خوشکانی کە هەواڵیان پرسی و زۆر سپاسیانەکەم. تەندروست باش بی ئینشاءالله. سەلامەت یاخۆ بەخێر بێەوە. گوڵستانت داوادان کردەوە. سپاسانەکەم. بەڕێزان و خۆشەویستان، مامۆستا شێخ سێ تەوەرەمان هەیە ئەمڕۆژ. تەوەرەی یەکەممان بە میوانداری مامۆستا ئەبوبەکر سیدیقی باس لە پەروەردەی منداڵ لە ئیسلامدا دەکەین کە دیارە مامۆستا دەورێکی باڵای هەیە و چەند بڵاوکراوە و نووسراوێکی هەیە لەبارەی پەروەردەکردنی منداڵ و هەروە هەرزەکاران. هەروەها لە پیشەوەرێک میوانداری دەکەین، ئەویش بەڕێز مەهدی عەبدوڵڵا، باسی بابەتی هەنگاوانی دەکەین کە بەڕێزیان هەنگاوانە. وەروەها شارەزایەکی بواری بەهارات میوانداری دەکەین، باسی بەکارهێنانی بەهارات و جۆرەکانی دەکەین بە تایبەتر بۆ نمونە لە مانجی ڕەمەزان. ئەمڕۆ لە ناو هەنگوین و بەهارات و تێکەروینە ئینشاءالله. سەلامەتی لە شێف بکەین. فەرموو. شێف توش بەخێر بێی. سلامت بنیێش بەخێر بێنەوە. سڵاوی خۆت بگەێنە. سڵاوی خوا لە هەموو لایەکتان لە ستافە بەڕێزەکەی کەناڵی پەیام لە بەڕێزیشان لە بینەرانی خۆشەویست. مامۆستا بەخێر بیتەوە بەڕاستی. پێمانەوە دیار بوو، بێتویمان بێەوە دیار بوو. وەڵام من جبیر مەکردن. لە ماڵشەوە بەردەوام متابعە مەکردن. تمزانم وەکو بینەرێک یعنی چۆنە پێیان بەڕاستی زۆر ئەزمونی چۆن بوو، هەر زۆر خۆش. بەڕامەیەکی زۆر چێژ بەخشیت. نازانمیەوەیەکە ئێمە خۆمان لێرینیا هەروایە. ئینشاءالله ئەوە لە بیسەران بینەرانی بیسین ئینشاءالله. ئینشاءالله ئینشاءالله. ئینشاءالله وایمەش خواردنێکی جوانی بۆ ئامادەکەم بۆی تۆزێ بەقوت و ئازاویتەوە. زۆر خۆش بێ. مامۆستا ئەو بابەتەی کە دەتەوێت بۆمان باس بکەی چییە؟ ئەو بابەتە حەزەکەم ئەوەنەی کاتمان کەمێک هەیە باسی سەعیدی کوڕی موسەیب بکەم کە یەکێکە لە تابعین و بەڕاستی یەکێکە لە عەلەمە زۆر جوان و ناوازەکانی تابعین کە ئەم زانە گەورەیە، زانایەکی زۆر گەورەیە سەعیدی کوڕی موسەیب. کە باسی سەعیدی کوڕی موسەیبەکەی، سەعیدی کوڕی جوبەیرەکەیت، ئەو شەهیدە گەورەکە بە دەستی حەجاج شەهید دەبێت. سەعیدی کوڕی موسەیبیش بە هەمان شێوە تەعزیبێکی زۆری لە دەستی هەندێک لە حاکمەکانی ئەو کاتی ئەمەویەکان چەشتووە کە ئەگەر نەوزەیەکی زۆر کورد باس بکەین لە تەمەنی 12 ساڵیە ئەچێ بۆ لای زەیدی کوڕی حارسە کە ئەچێ بۆ لای زەید بۆ ئەوەی عیلمەکانی لا بخوێنێ زانستەکان. هەر کە سەیریەکات زۆر وریا و بەدیقەتە بێت 12 ساڵیە. پێڵێ من هەر شتێکم پێوتی لە قورئان، ئەڵێ ئامۆژگاری چییە بۆ من؟ ئەڵێ هەر شتێکت لە قورئان خوێندەوە بڕۆ جێبەجێ بکەم. دوو ئاەتی پێڵێ. ئاەتی یەکەم وەمە الحەیات الدونیا إلا متاع الغرور. ئەم دنیا هەرچی ئەک ببێت، هەرچەندە سەڵاتە هەبێ، هەرچەند ژیانە خۆش بێ، هەرچەند گەنج بی، کۆتاییەت و هەمووی بە پایانەکات، هەمووی غرورە. یعنی ئینسان هەموو نیعمەتەکان دوو ڕووی هەیە. ڕوویەکی سەرکەش دەکا، ڕوویەکی فێری شکر دەکا. هەوڵ بە دایمە لە بەرەی شکرەکەیا بیت بەوەی کە دائیمەن ئەم نیعمەتانە بە خاوەنەکەی بناسی کە منعیمە پێتە بەخشێ، ذاتی منعیمە. جا سەعیدی کوڕی موسەیب ئەم ئاەتی زۆر جوان لە ژیانی تەطبیق کرد و هەروەها ئەو ئاەتی کە باس لە ئەحکامە کاتکە ئەحکامەکان کە خۆی گەورە دیاری کرد و نوێژ و عیبادەتەکان جوان جێبەجێ بکەینە. فەرمێ 30 دانە ساڵ
سەفی یەکەمی جەماعەتی نەکردو بە سەفی دووهەم هەموو نوێژەکان کە ڕەنگە زۆر جار سەمەوە بزانین ماوە محەممەد بوارەغەیەکی تایە بەڵام ئەمەنە جددی بوون لە عیباداتە هیچ شتێکیان جێ نەهێڵاوە بۆ عیبادەتیان پێش هەموو سێ خستو یان بەمانایەکتر بڵین وەزیفەی یەکەمیان عیبادەتەکە بووە لەبەرەوە سەعیدی کوڕی موسەیب کە گەورە ئەبێت ئەگاتە تەمەنێک کە ئیتر وەختی ژنهێنانێتی ئەو ئاەتا خوێنێتەوە کە خۆتان پارێزن و داوێنتان پارێزن ئەڵێ پێویستە من 25 ساڵم بچم ژن بێنم ئەچی ئەگەڕێڵێ بۆ تەیبات و تەیبوو نەگەڕێت کە کەسی باشە بێت تەیبات بدۆزێتەوە ئەگەڕێ لە ماڵی ئەبوو هورەیرەیە کە ئەو سەحابە ماوە ئەبوو هورەیرە ڕەحمەتی خوای لێبێ کە ئەو هەموو حەدیسی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بۆ گێڕاوینەتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کچێکی بێت داوای کچەکەیەکە ئیشەڵە بۆچی هاتووی بۆ داوای کچی من ئەڵێ لەبەرەوەی من بە دوای ئافرەتی پاکە ئەگەڕم کە قورئان داوای کردو ئیش کچەکەی خۆی هاتێ خێزانێکی زۆر گەورەی جوان دروستەکەن ئەفەرمێ اینجا لە ئەبوو هورەیرە حەدیسی وەرەگرت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک لەو فەرمودانی وەریگرت ئەوە بوو کە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لای خوا جەناحە بەعوضەیەک باڵی مێشولێ ئەم دنیا قیمەتی نیت لەبەرەوە سەعیدی کوڕی موسەیب ئەم دنیای بە هیچ ئەزانی یعنی هەموومێکی ئاخرەت و قیامەت بوو وەختێک کچەکەی گەورە ئابێت مشکلێکی زۆر گەورە ڕوەکاتە یعنی ئیمتیحانێکی قرس ڕوەکاتە ژیانی سەعیدی کوڕی موسەیب ئەویشەوەیە کە دەسەڵاتداری ئەو کاتی ئەمەویەکان عەبدولمەلیکی کوڕی مەروانە بێت عەبدولمەلیک عادەتێک کە پێش خۆی ئەمەویەکان ئەو عادەتیان دروست کردووە کە وەلی ئەمریان دیاری کردو بۆ دوای خۆیان ئێستا بۆ نمونە حەزرەتی مەعاویە کە یەزید دیاریەکە یەزید دوای خۆی کەسێکتر دیاریە کە عەبدولمەلیکیش لە باتی ئەوە کە ئەمە نەهێڵێت ئەمەی کە لە خلافەتی ئیسلامیە شتیوانە بووە کە بە شورا بۆ شورایان نەهێڵا ئەمەویەکان ئەم ئەچێت دوو قاتیەکات دوو کوڕی دیاریەکات وەلید و کوڕێکتر سولەیمان وەلیدیش و سولەیمانیش دیاریەکە ئەڵێ بە دوای یەکە ببن بە خەلیفەی موسڵمانان دوای خۆم ئەڵێ موسڵمانانە بێ بەیعەت بن شامەیات یەنە حیجاز یەنە مەدینە عالمی گەورەی مەدینە سەعیدی کوڕی موسەیبە سەعیدی کوڕی موسەیبە فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەصی فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم کە بەیعەت نادرێ بە دوو ئەمیر بە دوای یەکە بە هیچ جۆرە دروست نییە ئەیترسێنن والی مەدینە ئەو کاتە ئەیترسێنێ بەوەی کە آخر سزا زۆر گەورەیە ئەمە تۆ مخالفەی عەبدولمەلیکی کوڕی مەروان و خەلیفەی موسڵمانانەکەی ئەڵێ فەرمودەی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پێش هەموو ئینسانێکە لەبەرەوە ئەم والی ئەمرە ناخوات نایخوا لای ئەو بە هیچ جۆرە ڕەفزی قسەکەی کات و لەم کاتەیە طبعا جواب نێرێتەوە بۆ عەبدولمەلیکی کوڕی مەروان کە چی بکەین لەگەڵ ئەم بەم جۆرە ئەڵێ ئیغراءاتی بخەنە بەردەست 30,000 درهەمی بۆ نێرن ئەویش ئەڵێ من لە خەزورم بیست و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی دنیا باڵە مێشولەیەک ناهێنێت ئەم 30,000 درهەمەی تۆ چی لەناو ئەم باڵە مێشو ئەم دنیا گەورەیە لەبەرەوە من بەوە ئیغرا نابم والحاصل ئەیگرن 30 جەڵدەی لێدەن ڕوتیەکەنەوە بەس عورەتی داپۆشن ئیهانەیەکەن لە لای مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم عالمە گەورەیە ئەبەستنەوە و تعزیبێکی زۆر خراپیەدەن دوایی کە بەریەدەن اینجا خەلیفە عەبدولمەلیکی کوڕی مەروان وەفدێکە نێرێ بۆ لای ئەڵێ من داوای لە بردنەکەم نەمزانیوەکە زۆر سیاسی بووە عەبدولمەلیکی کوڕی مەروان کە نەمزانی و ئاوا تعزیبی توان ناوە و والی مەدینە غەڵەتی کردو ئەوێت بە جۆرێکتر بیهێنێتەوە بەڵام سعید ناخەڵەتێ بەم هەڵوێستەی عەبدولمەلیکی کوڕی مەروانیش ئەڵێ چیتانەوێت لە من ئەڵێ والی یاخود خەلیفە ئەیەوێت تۆ ئەم مەسەلەیە یا بەیعەت بە بۆی خەڵکی مەدینە بیا چونکە لە دوای شەیدکردنی ئیمامی حوسەین و ئالی بەیتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵکی مەدینە دڵیان وەرچەرخاوە لە ئاستی شامە لە ئاستی خلافەتی ئەمەویەکانە با دڵی مەدینە بێنینەوە بۆی کە تۆ ئەم بەیعەتە باڵشتی وا ناکەم ئەڵێ دەباشە کە نایکەی مانگێک چۆرە دەروی مەدینە ئێمە لەو مانگا بەیعەت لە خەڵ وەرەگرین با خەڵ وابزانێت تۆش بەیعەتەکەوە و قسەمەکە ئەڵێ وەش ناکەم خیانەتی وا ناکەم ئەڵێ باشە مانگێ لە ماڵی خۆتا بمێنەوە مەچۆ بۆ مزگەوت ئەڵێ من بۆ نوێژی مزگەوت 30 ساڵە نوێژێکم نەفەوتاویسە بۆ ئەمریکی ئاوا ئەیفەوتێنم نایفەوتێنەوە الحاصل ئەڵێن دێ باشە بێ خۆ حەزرکەی بۆ تعزیب یا کوشتن ئەڵێ کامێنێنە پێشەوە من زۆر ئەتیادێ بەلام ئەیگرن 50 جەڵدەی لێدەن لە شەوێکی زستانی زۆر ساردا بە هەموو مەدینەیە ئەیگێڕن بە کۆڵانەکانە ئاوی ساردی پیاکەن نەخۆشەکەوێت
لە نەتیجەی ئەو نەخۆشکەوتنە زۆر هیلاکە بێت دوایی ئەیانەوێت دڵی بێننەوە تەواان وانەیە فێڵێکتری لێ بکەن ئەم جارە داوای کچەکەیەکەن بۆ وەلیدی کوڕی ئەڵێ چکە ناکرێ ئەم پیاوە ڕێی مەکە و مەدینی لێگرتوین هەر بەوەی کە یەک عالم هەڵوێستێکی هەبێت ماوەسەڵ حەموو بزانە چەند گەورەیە هەڵوێستی عالمی بۆ خواژیا و چەند گەورەیە لای دەسەڵاتدار ئەڵێ داوای کچەکەیەکەن کە بۆ وەلیدی کابێ بە وەلی ئەمری عەبدولمەلیک یاخود ئەبێ بە وەلی عەهد نەک وەلی ئەمر وەلی عەهدی دەسەڵاتداری ئەو کاتی ئەمەوی ئەمیش ڕەفزیەکە کە کچەکەی بابەوان ئەڵێ ئێوە نەهاتون بۆ داوای کچەکەم هاتون من مارە بکەن ئەڵێ شتیوا قبوڵ نییە ئەڵێن یەک مانگی تێت بۆ دانین غەسبەن ئەبێ ئەیبین کچەکەت ئەبین و مارەیەکەین لە وەلیت ئەڵێ زۆر باشە بەیانی ئەچێتەوە ناو فەقەکانی دەرزی بدۆتەوە کە سێرەکە فەقەیەکی مانیە کە دیار نیە ئەڵێ بۆچی دیارنیە وڵای خێزانم ئەمری خوای کردو تر مەجالم نەبوو ئەڵێ ژنە هێنیتەوە ئەڵێ جا کێ ژنایە بم من 3 درهم یا 4 درهم هەیە ئەڵێ من کشتەیەمێ کچەکەیەتی ئەڵێ بۆچی بە من ئەڵێ وڵاهی ئەڵێ لە کاتێکا من بیستومە کە وەلی داوای کردو ئەڵێ چۆنە یەم بە وەلیت یەم بە تۆ ئەیاتی هەرو شەوە بۆ یەگوازێتەوە کە ئەمە ئەبیستنەوە وەلید و ئەمیر المؤمنین کە ئەم مۆزوعا بیستنەوە ئەیهێنن تعزیبێکی زۆر یەدن دوای تعزیبەکە وەفاتەکات ئەو کورتێک لە ژیان و کەسایەتی ئەم تابعیەک گەورەیە بەڵام شوێنەوارەکانی ئەو عیلمەکەی ئەو تەنانەت ماوەسم هەموو ئەو دەستنوێژ و عیبادەتانی کە ئێمە هەمانەوە چوار مەزهەبەکەی ئیسلام ئیمامی ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و هەموویان شتیان لە ئەم تابعیەک گەورە وەرگرتووە و ئێمە کە ئیسە بەشێک دەستنوێژ زانین چۆن بگرین فڵان شت ئەحکامەکان نەزانین لەم سەرچاوە گەورەوە وەرمان گرتووە بەڵام کێ ئێستا وەلیدی کوڕی عەبدولمەلیکە ناسی کێ ئەزانێ چیان کرد پاشایەتی و دەسەڵاتداری چی خزمەتێکی بۆوان کرد چی قوڕێکی کرد بەسەر خۆیان کە تعزیبی عالمی شیاوە بێ لە قیامەتا چیان بەسەر بێت ڕاست خی گەورە زەخێرەداتەوە مامۆستا شێخ خێر بێسی یاخوا میوانەکەمان ئامادە بێ پێشوازی لێ دەکەین زۆر بەڕێز مامۆستا ئەبوو بەکری سڵدیقی با من پێشوازی لێ بکەم مامۆستا شێخ لەسەر مۆڵەتی جەنابەت مامۆستا گیان فەرموو كان حمليري السلام عليكم السلام ورحمة الله وبركاته ما وصاجيان بخير بي ما وصاجيان يا أخوة بخير بقربان ما قربان جان فرم ما وصاجيان ما وصا محمد يا ولد قربان السلام عليكم بلا عليكم السلام ما وصاجيان بخير وصاجيان باشي ما وصا باشي ما وصاجيان ما وصا بخير ما وصا باشي درستي باشا الحمد لله يا ربي سلامة بي سلام سني باشي سباس دك ما وصاجيان يا أخوة سلامة بي شاكي محمد باشي ما وصاجيان باشا شكرا الحمد لله ما وصا الشيخ من چەند بەرنامەیەک لە خزمەتی جەنابی مامۆستای بوومە لە یادەوەریەکانی ژیانی و طبعا من مامۆستا زۆر خۆشەویستە لامان و کاکە زانای کوڕی کە ئەڵلقەیەکمان لەسەر ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن کرد لەگەڵ خێرێکی گەوری تووشی هەمومان و جەنابیان و ئاەکی هێچگار زۆرمان بۆ کراوە لەسەر ئەو ئەڵلقەیە یاخۆ بەخێر بێ مامۆستا لەسەر کە لێ دەدرێتەوە هەر خەڵک ئیسفادەی لێ الحەمدولله مامۆستا گیان مامۆستا گیان لەگەر ئەوسان بەڵێ کەی هاتووی وەڵڵاهی ئەوە جاری سێمە لە خزمەت مامۆستا شێخ و ئێستا بینینی بڕام نەکرد کام محەممەد خەڵکی ئەولێ چیەکە لە زەرێوانی کاکە یاخۆ بەخێر بێ مامۆستا مامۆستا گیان ئەم بابەتەی ئێمە باسی پەروەردەی منداڵە لە ئیسلامدا ئەنجا بەڕێستان هەم دەستێکی باڵاتان هەیە لە نووسین و بڵاوکردنەوەی ئەو ئامۆژگارێن کە تایبەتە بە خێزان بە شێوەیەکی گشتی و منداڵ و هەرزەکار چۆن بتوانین پەروەردە دروستەی ئیسلامە بگەڕێنینەوە لە ئێستادا پەروەردەی منداڵەکانمان پێ بکەین فەرموو دەست بکەم بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه سەرەتا دەستان خۆش بێ ئەمە ئینشەڵڵا کارێکی زۆر چاک و هیچێک لەو کارانەی کە دەچێتە ناو تەرازووی کارە جوانەکانمان ئینشەڵڵا لە قیامەتە بە تایبەتی جەنابتان ئینشەڵڵا بە تایبەتی مامۆستا شێخ فاتیح و هەموو ئەو برانی کە کار دەکەن لێرە ئینشەڵڵا ئەجر پاداشتێکی گەوران دەگاتێ بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامە جوانانە ئینشەڵڵا خۆی تەعالا زیاتر جوانتری کە و ئەجر پاداشتەکەی گەورەتر بکە و خەڵکی خۆشمان خەڵکی کوردستان و غەیری کوردستان ئینشەڵڵا ئیسفادەی باشی لێ بکەن دیارە مامۆستا من بەندە
تقریبا 3 کتێب نووسیو دەربارەی پەروەردەی منداڵ و هەرزەکاران وانە. ئەلبەتە وازانم دوانیان چاپ کراوە دانەیەکیان ماوە و کتێبەکانی بەندە زیاتر هەمووی پەروەردەی ئەو شتانەیە. مەسەلەی پەروەردە زەمن لە سەرتاوە پێم خۆشە پێناسەیەکی پەروەردە بکەین. دیارە پەروەردە و ینی ئەتەربیەت و تعلیم پەروەردە و پێگەیاندن و فێرکردن وەکو دەرە خوشکبرای یەکن بە حەقەن، ینی بەیەکەوەن هەر بەیەکەوەن تێکەڵکێشی یەکن و بەیەکەوەن. پەروەردە بەبێ فێرکردن نابێ و فێرکردنی بەبێ تەربیەکردن نابێ. بەڵام من پێم خۆشە بۆ خەڵکی خۆمان، بۆ خەڵکی کوردستان، بۆ هەموو جێگاکان لەم منبەرەوە پێم خۆشە کە مەسەلەی پەروەردە بەڕاستی زۆر گرینگە لە ئیسلامە، زۆر گرنگی پێدراوە. لە چەندەها ئاەتی پیرۆزی قورئان باس کراوە، لە چەندەها ئاەتی پیرۆزی قورئان ئاماژەی پێکراوە و پێغەمبەر ئیسلام صلی الله علیه وسلم لە چەندەها فەرمودەی بەرز و بەڕێز و پیرۆزی خۆیدا باسی گرنگی پەروەردەی کردووە. ئەو ئاەتی کە دەفەرمێ کە سوورەی ئیقرأ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق حتى آخر آياتك أو براسي يعني گەورەترین ئاەتێکە کە باسی تعلیم و خوێندن و خوێندەواری دەکا و ئەو خوێن و خوێندەواریش کە هۆکارە بۆ پەروەردەکردن، یعنی پەروەردەکردن بەبێ خوێندن و خوێندەواری ناکرێ کە خۆی پەروەردگار لەم ئاەتەدا ئاماژەی پێکرد. یەکەم ئاەتی قورئانی پیرۆز کە لە ئاسمانەوە خۆی پەروەردگار جەل جەلالوه بە واسطەی جوبرائیل کە نازیلی کردو بە سەدڵی پێغەمبەر ئیسلام صلی الله عليه وسلم ئەم ئاەتە پیرۆزەیە کە ئەوە ئاماژەیە بۆ پەروەردەکردن، بۆ پێگەیاندن، بۆ تێگەیاندن، بۆ فێرکردن، بۆ هەموو ئەو شتانەی کە بەڕاستی منداڵ پێویستی پێێتی. بۆیە پەروەردەکردن شتێکی زۆر گرنگە. زانانی ئیسلام تێکرا دەفەرمون پەروەردەکردن ئەتەربیە یعنی ئەوەتانێ ئەو ئینسانە ئەو منداڵە هەم جەستەی و هەم دەرونی بڕازێنیەوە بە هەموو ئەخلاق و ڕەوشت و سلوکیاتێکی جوان تاوەکو دەگاتە ناو کۆمەڵگە و کۆمەڵگە پێی دەڕازێتەوە ئیسفادەی لێ دەکات. ئەفڵاتون دەڵێ، ئەفڵاتون قسێکی جوانی هەیە، دەڵێ پەروەردە تەربیەکردن یعنی ئەمەیە کە ئەو منداڵە هەم جەستەی و هەم دەرونی بە زەمال و بە کەمال و بە هەرچی شتی جوان و چاک و کەماڵ هەیە بێڕازێنیەوە تاوەکو پێدەگا و تاوەکو دەگاتە ناو کۆمەڵگا و سود بە کۆمەڵگا دەگەێنێ. ئیبن سینا لە کتێبی ئەسیاسە، کتێبی ئەسیاسی تەمان هەیە، باسی سیاسەتی باو دەکا، دایک و باو لەگەڵ ئەولادیە. ئەم سیاسەتە چۆنە؟ ئەو تەمان زۆر بە وردی بەڕاستی باسی پەروەردەی کردووە. دەڵێ پەروەردە یعنی لەو کاتە کە منداڵ لەو کاتەوە کە لە دایکە بێ دەبێ ئەو دایک و باوکە ڕیعایەتی بکە، چاودێری بکە، پەروەردەی بکە، گەشەی پێ بکە، زیادی بکە و جوانی بکە، بێ ڕازێنێتەوە هەتاوەکو ئەو کاتە دەچێتەوە بۆ لای خۆی پەروەردگار. یعنی زۆر بە فراوانی ئیبن سینا ڕەحمەتی خوای لێ بێ باسی پەروەردەی کردووە و کتێبی تایبەتی هەیە لەسەر مەسەلەی پەروەردەکردن. ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر زۆر بە سادەی دەفەرمێ پەروەردەکردن وەکو ئەمەیە کە تۆ کشت و کاڵێکی زۆر ڕازاوە و جوانت هەیە، بەڵام ئەم کشت و کاڵە هاتۆ خەریکە یاپەمبە و خەریکە ئەنوائی یاگۆڵی دژ بە و زرعاتە خەریکە لێ پیا بوو کە زەرەری هەیە، زیانی پێدەگەێنێ، زەعیفێکە، لاوازێکە لە نایە بە. ئەگەر تۆ پەروەردەی منداڵەکەت بکەی بۆی هەرچی ئەخلاق و سلوکیاتی ناشرین و خراپ هەیە لێلابەی، وەکو ئەو فەلاح و جوتیارە وایە کە هەڵبستێ پاسە کۆڵەی زەعاتەکەی بکە، کشت و کاڵەکەی پاکاتەوە لەو هەموو نەخۆشیانەی کەوا تووشی هاتووە. بەو شێوازە ئەوان پەروەردەی ینی باسی پەروەردەیان کردو. بۆیە بەڕاستی بێ دایک و باوکانی بەڕێز لە هەر جێگایەکن زۆر چاک لەی حاڵی بن، دەبێ بینە سەر ئەوە کە ئێمە لە ئەلیفەوە دەستی پێ بکەین پەروەردەکردنی منداڵ. هەر لەو کاتەوە کە منداڵەکە هەیە پێش ئەوەی زانان دەفەرمون پێش ئەوەی کە منداڵ لە دایک ببێ پێویستی بە پەروەردەیە،
زۆر پێویستی بە پەروەردەیە ئەبێ ئەو پیاوە کە هەوڵەدا هاوسەرێکی دەستکەوێت دەبێ ئیختیاری هاوسەرێکی ساڵح بکە ئافرەتەکە کە شوو دەکا و پێخۆشە هاوسەرێکی پیاوێکی ساڵح هاوسەری بێ دەبێ ئیختیاری پیاوێکی ساڵح بکە بەڕاستی بۆی کە هەر لە ئێستاوە یعنی ئافرەتی ساڵح بۆ پیاوی ساڵە پیاوی ساڵە بۆ ئافرەتی ساڵە ئەو کاتەسی لە پیا دەبێ ئەولادی ساڵحی لە پیا دەبێ کە ئەو ئەولادە ساڵحە لە دوای مردنیش کە پیاوەکو پیامبەری خوا سەڵ ئاماژەی پێکردە دەفەرمێ إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث كإنسان وفاتي كل هيس كارو كردوي نامي إلا سيشن نبي إيش شان دفرمي أو ولد صالح يدعو له أولادك صالحك دعاء بوك لبر أوا براسي مسألة پرورده تيجاندن وفير كردن أما براسي زور رولكي جوري هي زور جرينجا بويا ابن قيم الجوزي رحمة الله عليه دفرمي گەورەترین تاوانی دایک و باوک ئەوەیە کە ئیهمالی ئەولاد کەن پەروەردەیان نەکەن پێیان نەگەێنن تیان نەگەێنن فێریان نەکەن جا بۆیە بەڕاستی مەسەلەی پەروەردەکردن لەبێ دایک و باوکانی بەرز و بەڕێز چاک بزانن وا بخۆ بکەون ئەولادەکانیان لەبێ بێن پەروەردەیان بکەین پێیان بگەێنین هەر لەو کاتەوە کە ئەم ئافرەتە دەیە شوو بکە ئەو کوڕە بەرەزە دەیە هاوسەرێکی چاکی دەستکەوێ لەو کاتەوە دەست پێ دەکات جەدووە ئەوە تەمان ئەوە مافەکانی منداڵ زۆرە بەڕاستی مافێکی زۆری هەیە ئەولاد مافی زۆری هەیە هەر لە حەضانە و پێگەیاندن و فێرکردن و مەسەلا شیر پێدان و ئەمجا مەسەلەی باگدان بە گوێچکەیە و سەرتاشین و وەڵحاصڵ هەموو ئەو مافانەی کە ئەولاد هەیەتی دەبێ ئەمانەی هەموو پێ بدرێ و ڕۆژێکی زۆر بەلامەوە سیر بوو مامۆستایەکی بەڕێز باسی ئەو فرمدەی پێغەمبەری خوای کرد صلی الله علیه و سلم کە دەڵێ مروا أولادكم لسبع واضربوهم عليها ل10 بالصلاة فەرمێ ئەولادەکانتان فەرمانیان پێ بکەن لە 7 ساڵەوە ئەوهای گوت لە 10 ساڵە لێیاندا جا ئەمە بەڕاستی با من حەز دەکەم دایک و باوکانی بەرز و بەرز لەم قەزێ زۆر بە چاکی لێ حاڵی بن من تاقیقاتی لێکۆڵینەوەی زۆرم لێکردو جار فەرم دەکا قسەی زۆری لەسەرە زۆربەی زانایان و ڕوايەتەکانت کە ئەم حەدیثە ضعیفە ئەوەی لێیانەکە ماوەسە بەڵێ ئەوەی لێیانەکە بەڵێ یعنی شتی زۆر لەسەر بەڕاستی لەسەر دەها ڕێگاوە هاتووە کە دەڵێن ضعیفە هەندێ دەڵێن مەوزوعە لە ڕووی سەنەدەوە لە ڕووی ئەو بابەتەوە ئەوە یەک دوو ماناکەی ئەوە نییە تۆ ینی هەر کە گەشتە 10 ساڵە و دەستکەی بە لەدانی منداڵ نەخێر ئەسڵ و ئەساسی نییە زۆر ڕێز و حورمەتم بۆ مەلایە هەیە کە لە کەناڵی وازان ڕوودا و لێ باسی کرد مەلاکە ناسراویشە بە حسابیانی جارە قسەی زۆرێک لەسەر کەناڵی ئەلمانەکان زۆر قسەی دەکرد دوایوتی تۆ بەم کردو دەست کرد بە گریان و ئەمانە بەڵام من ئەو ڕۆژەکە ژێم لە قسەکەی بوو بەڕاستی زۆر وتم بەداخەوە ئەمە قسەی مەلانیە ئەمە قسەی مەلانە نییە ئەمە قسەی مەلایەکی مەڕەبی و پەروەردەی نییە ئەمە قسەی مەلایەک نییە کە باسی پەروەردە و تێگەاندن و پێگەاندن بکە کە دەفەرمێ سەیریکە دەفەرمێ ئەو فەرمانیان پێ بکەن لە 7 ساڵەوە تاوەکو 10 ساڵ یعنی تا 4 ساڵ تۆ دەبێ فەرمانی پێ بکەیت وەکو چۆن لوقمانی حەکیم سەلامی خوای لەسەر بێ هەر لە سوڕەتی لوقمان ئەو چەند ئاەتە کە باسی دەکا باسی ڕۆڵەکەی پەروەردە دەکا یا بونەیە یا لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم كذا سبيذك أي رولكم الشرك مكا باشن دفرمي بناو تاوان مكا باشن دفرمي أقيم الصلاة يجبك وأمر بالمعروف فرمان مساكبك وانهى عن المنكر واصبر على ما أصابك تاوكو آخر آتك بوشي وازد بيت وفرماني تبك يعني فرماني جوان دار فرمان كدنيش بيسي بنرمنيانية بيسي بزردخانية پێویستی بە لە باوەشگرتنە پێویستی بە هەدیەبۆکردنە پێویستی ئافرینکردنە پێویستی تەشجیع ئەوە تەمان ئەسالیبی تەربەیی زۆرە کە چۆن تۆ ئەولادەکە فەرمانی پێ دەکەی و پەروەردەیەکەی زۆر شتی تێدا بەڕاستی هەروە ئاسان نییە ئەوە هەر بەری فەرمانی پێ پێڵە کاکە برنجەکەت بکە بەخوانێکەوە لێکم نە ئەوە نییە بۆ شێوازە نییە ئەمرێکی جوانە ئەو ئەمرەیە کە لوقمان حەکیم بە کوڕەکەی کردووە بە نەرمونیانی بە گەشاوەیی بە زەردەخەنەیی
بأسلوب أساليب جوان پاشان دفرمي وضربوهم عليها ل10 كيش اتصال لي بد كامل لا حمو زانان إسلام ولا تمشايكا قال أو حديث صبرين صحيح يجو راسي يجبه حمو إذا فرموا ضربا غير مبرحين لذلك كان بحس وازك آزاري لقلني نية لأنه كل صعوبات نابي وكل صعوباتك أو مثلا جوزكي كرشيرين كم تونج كان ناكي بوناكي كرخر بين وجبكي تجيش أو دسكي ببشتي دابين يشتكي أو يعني أصلا غير مبرح لذلك بحس وازك آزاري بيناقات نابي بيبقى أويك دو زانان لفرمون مثلا اليدان كمال قواعد وياساي ثابتيه ملك تبكان خوم نسيمه او اليدان بحس وازكي نابي لذمو تشاو بشتو او شنانه لا ايه بشتي قاچتي بله لسه زازيات نابي لي بلي جامي بشتي قاچ رنگ استفاده شي هذا زور استفاده هو لسه زانابي زياتري دي بله ونابي ازيتي شبيبقى كمال قواعد وياساي ثابتيه لذا نابت خواها امانيه مثلا دايكاني برزواده كان سكا بلدان مداركي سفوكي بياده مال بكوجر ليا شيليكا نادان باوكا واكا هرشيليكا والله وانكي وال ناوشتاننيه بهيش يوازكي اسلام لمشتانا بريه فرودي اسلامي اما بهيش يوازكي نيه اما منكم مساكا كتابي فرودي اسلامي نفسي براسي بهيش يوازكي لاسلام اوشتانه ثيدانيه زۆر ڕێزم بۆ مەلاش هەیە دەبێت بە خۆی دابچێتەوە ساگەی گوێ لە دەنگی من بێ دەزانێ بۆ خۆی زانەی شەیە پێم ناخۆشانی ئەوە بە سادەیی بۆ ڕازیکردنی ئەو کەناڵە ئەو قسانی کرد زۆرم پێ ناخۆش و بەداخەوە جا بۆیە خۆشەویستان من زیاتر کە ئەوەی بەگرنگی بزانم لە مەسەلەی پەرۆدەدا پەرۆدەکردن تەمان سێ ئەسالیب و شێوازی گەورەی هەیە قەزەی یەکەم پەرۆدەکردنی دەرونی ئینسان لانی نفسی دوو پەرۆدەکردنی شێوازی عقلی سێم پەرۆدەکردنی مافیەدانەکانی ئەو مافانەی کە پێدێ چۆن مافەکانی پێدێ وردە وردە ئەوەش ئەسالیبێکی تایبەتیە پاشان نۆ شێوازی ترمان هەیە کە پێویستە ئەمانە هەمووی واجبە لەسەر دایک و باوەکە ئەولادەکەی پەرۆدە لەسەر بکە پێدەڵێن بنیادنانی منداڵ منداڵ دەبێ ئەو نۆ بنیاتەی هەیە ئەبێ واجبی سەرشانی دایک و باوکە کە ئەولادەکانی بەو شێوازە بنیاد بنێ یەکەم بنیاتی نەفسی دەرونی ئەم منداڵە نەفسێتی چۆن بێ دەرونی چەند بەقووت بێ چ نەفسێکی گەورەی هەبێ دەبێ نەفسێتێکی ئەوەندە گەورەی هەبێ وەکو نەفسێتی پێغەمبەری خوا بێ خولەفای ڕاشدین زانانی گەورە کەڵە پیاوان سەرکردەکان شۆڕژێرە گەورەکان دوو عەقلی دەبێ عەقلی ئەم منداڵە وا پەرۆدە بکرێ عەقلیشی ئەوەندە گەورەی هەبێ عەقلیشی ئەوەندە تیژی هەبێ عەقلیشی ئەوەندە کارامە و کامڵی هەبێ کە هەر لە منداڵیەوە وەکو پیاوە عەقلە گەورەکانێنی کاتی خۆی کە بە منداڵی قسەیان کردووە بەو شێوازە عەقلیانەوە بێ خاڵچکەمان پەروەردەی عیلمی معریفی کە ئەوە زۆر مهمە بەڕاستی ئەو منداڵە بەڕاستی ئەبێ فێری عیلم بکرێ فێری معریفە بکرێ لە جەهل و نەزانین و والحاصل کەڕە ئەو کەڕەشتانی کە خوا نەخواستە تووشی دەبێت لەو شتانە ڕزگاری کەی دەبێت لە جەهل ڕزگاری کەی واجبی سەرشانە بەڕاستی هەموو زانان لەسەر ئەوەن کە دەفەرمون لە قیامەتە بە حاڵە حاڵ زانایان لەسەر ئەوەن کە دەفەرمون جەهل بە عوزر قبوڵە مەسە بۆ نمونە کابرایەک لە دنیادا زۆشتی گوناهی کردووە تاوانی کردووە قۆڕیاتی کردووە تەیدی ئەم نەفەرێ کردووە تەیدی ئەو ڕئیسەی کردووە تەیدی ئەو سەرکردەی کردو دوای لێ بڵاو کاکەڵا نەمزانی من نەمزانی زان دەفەرم بە حاڵە حاڵ لەوانەیە هەندێک خەڵک بێ لێ قبوڵ بکەن بەس هەندێک کەسی لێ قبوڵ ناکردێ بەڕاستی پرسیار کردە فەسئەلوو ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون پرسیار کە ئەدی ئەهلی علم نییە ئەهلی علم هەیە قورئان هەیە فەرموودە هەیە زانان هەیە خاڵچکەمان پەروەردەی عەقیدەی کەەوە زۆر گرنگە بەڕاستی منداڵ دەبێ هەر لە منداڵیەوە عەقیدەیەکی پاک و خاوێنی پێ بدرێ عەقیدەیەکی جوان ناکرێ ئەم منداڵە بەرە لایکەی عەقیدەی داروێنی فێر بێ بیر و باوەڕی داروێنی هەبێ بیر و باوەڕی مارکسی هەبێ بیر و باوەڕی مەسەلە ئەفلاقیەتی هەبێ بیر و باوەڕی مادیگەرایی هەبێ بیر و باوەڕی ینی
شتی خراپی هەبێ نابێت ئەو شتانە بەڕاستی نابێ بیر و باوەڕێکی هەبێ بیر و باوەڕی ئیلحادی هەبێ نابێت ئەوە بەڕاستی ئەوە دایک و باوکەکە لێ مەسئولن لێ مەسئولن ولا قيامة ليان لبسته بو بيامر هذا فيلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لفرمي هموتان بالبرسن هموتان راعين يعني بارزقاري دبي بارزقاري أولادك كان بكن دبي رعايات كان أقدار بكن خالص كمان پروردهی أخلاقي كزور مهمة براسي چونك هم كسزانه مسألة دينداري شتيكا قضية أخلاق شتيكي ترى كابرا مثلا نوێژەکە بەڵام درۆشەکە یێتو چۆن فێری ئەوەیکی کە درۆنەکە کابرا مەسەڵەن نوێژ دەکا بەڵام لەولا قۆڵی خەڵکە بڕێ نوێژ دەکا بەڵام دادپەروەر نییە ئەوەتانە سێرەکەی ئەم مەسئولانەی خۆمان ئەم ستەمکارانە تەمە لەم لاوە مەسئولن بەڵام سێرەکەی دادپەروەر نییە ئەگەر دادپەروەر بوونایە ئەم کوردستانەوانە دەبوو ئەم حاڵی ئەم خەڵکە بۆ شێوازە نەدەبوو بۆیە مەسەلەی عەقیدە زۆر گرنگە بەڕاستی وقضية قسمان قضية أخلاق بويا مسألة أخلاق دادپەروەری ڕازگۆیی پاک و خاوێنی عیفەت زمان پاشی دایان پاشی ئەمانە هەمووی ضرورن کە ئەو منداڵە فێر بکەن بەڵێ مامۆستا خاڵ کەمان دواتر ئینشاءڵڵا وردەکاری لەگەڵ پرسیارەکان دێنە خزمەتت لەسەر مۆڵەتی مامۆستا شێخ ئێستا دەبینین لە ئەوانی کە لە مەکتەب و قوتابخانەکان ڕۆڵی پەروەردەی ئاین بە شێوەیەک لە شێوەکان کەم کرایتەوە چۆن بتوانین ئەم کلێنە پڕ بکەینەوە بەوەی منداڵەکانمان ئەوەی باست کرد هەر لە سەرەتای پێشەوەی لە دایک بوو نیش پەروەردە دەست پێ دەکات ئەنجە دواتر بزانین تێکەڵی شێ دەبێ ئەم ڕۆڵی دەستگا و ناوەندە قورئانیانە چۆن بتوانین منداڵەکانمان وا لێ بکەین ئەگەر خۆشمان زانیاری تاوامان لە ڕووی شەریعەتەوە نەبێ بتوانین لە شوێنێکیان دابرین بۆی لە ڕووی پەروەردەیەوە دوجار منداڵێکی چاچی لێ دەست بچێ کۆمەڵگەیەکی تەندروستیش لەو کەسانە پێک دێ چۆن بتوانین ئەو کلێنە پڕکەینەوە کە لە ناوەندەکانی خوێندن لە ڕووی پەروەردەیەوە ڕەنگە کەم بێ وڵی سەرەتا ئێمە دەبێت زۆر سپاسی ئەو ڕێکخرا و سنتەری حکمە و ئیقرا و هەموو ئەوە سنتەر و ڕێکخراوانە کە بەڕاستی یعنی دەستێکی ئەمڕۆ دەستێکی باڵان هەیە لە پەروەردەکردنی منداڵەکانمان کوڕ و کچان سپاسیان دەکەین ئەوە یەک کاکەنەوەکو مەسئولیەت لەسەر حکومەتی هەرێمە بەتایبەتی وەزارەتی تەربیە و تەعلیم واجبی سەرشانێتی کە ئەو ڕۆڵە بگێڕێتەوە مەکتەبەکان پاشان مامۆستایانی بەڕێز و گەورە و بەڕێز لە مەدرسەکانە لە خوێندنگاکانە واجبی سەرشانیانە بەتایبەتی ئەوانەی کە ئەلحەمدوللا لە مەدرسە دینەکانەوە ڕۆشتون ئەوانەی کە ئەلحەمدوللا لە ماڵە گەورە دینیەکانن ئەو مامۆستا بەرەزانە هەموو ئەو مامۆستانی کە دادەنێنە بۆ مەسەلەی دەرسی ئاینی و پەروەردەیی واجب سەرشانی ئەو بەرەزانەیە کە ئەو شتانە بکەن پاشان دایکانی بەڕێز بەڕاستی واجب سەرشانیانە کە دەستکەن جارێکی دیکە ینی چۆن ئەلحەمدوللا سوپاسی خۆی پەروەردگارەکەین کە دایکانی بەڕێزمان ئەمڕۆ ینی زۆر بەرچاوێکی زۆر لە بەرچاوێکی گەورەیە کە ڕۆڵێکی گەوریان هەیە هاتوونێتە ناو مزگەوتەکان هاتون ناو سەنتەرەکان خۆیان پەروەردەکەن دەرسەڵێنەوە ڕۆڵیان هەیە دەبێت لێرە بۆ لاوە دەست پێ بکەن کە پەروەردەی منداڵەکانن بکەن دەستی پێ بکەن ینی دایکەکان بەحەقەت چونکە پەروەردەکردن زانان دەفەرمونون زیاتر لە سەرشانی دایکە دایک بەڕاستی دەبێ ئەو منداڵەی خۆی بەو شێوازەی کە پەروەردەی شەرعیە بەتایبەتی ئەو شێوازەی کە پەروەردەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم منهج التربية النبوية للطفل کەەوە کتێبێکی گەورەیە ئەمڕۆ بە چەندەها شێواز بەڵاو کراوەتەوە بەندە زیاتر تەرجەمەم کردووە ئیسفادەی زۆری لێ دەکەین بەڕاستی بە دایکانی بەڕێز بێن بەو شێوازە پەروەردەی ڕۆڵەکانیان بکەن و پاشان مامۆستایانی مزگەوتەکان وانجا پاشان ڕئیس عەشیرەت و پیاماقوڵ ئەمانە بەڕاستی بە هەموو لایەکمان دەبێت هەوڵ بدەین کە ئەو پەروەردەی بگەڕێتەوە ئەو پێگەیاندنە بگەڕێتەوە چونکە وەکو ئاماژەشمان پێکرد مەسەلەی تەربیە ینی دوو معنای هەیە یەکەم ینی زیادکردن و گەشەکردن ینی گەشەکردن دوو بە معنە پەرەپێدان چکە تۆ بەڕاستی ئەم منداڵە هەر لەو کاتەوە کە گوتمان کە هاتە دنیاوە دەبێت گەشەی پێ بکەیت دەبێت پەروەردەی بکەیت دەبێت گۆشیکەی بە شێری پاک بە ریزقی حەڵاڵ بە شتی جوان بە قسەی جوان بە قسەی شیرین نەرمونیان بەو ئەسالیبانەی کە پێغەمبەری خوا سەڵەم پەروەردەی منداڵەکەی پێکرد دەبێت ئێمەش بەڕاستی بۆ شێوازانی بکەین مافەکانیان پێ بدەین بۆیە ڕۆڵی هەمومان
واجبی سەرشانی هەموو لایەکمانە دەبێ بۆ شەوازە بیکەین كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڕاستی پێغەمبەری خوا دەفەرمێ هەمووتان ڕاعین یعنی پارێزگارن شوانن بەسەر منداڵەکانتانەوە دەبێ پەرۆدایان بکەن دەبێ ئاگاتان لێبێ کەواتە دوا ئەمە کە ئێمە زانیمان بەو شێوازەیە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە مامەسانی مەکتەبەکان مامەسانی قوتابیەکان مامەسانی مزگەوتەکان دایکانی بەڕێز ئەو کەسانی دیکە هەمووان لێ مەسئولین کەواتە لێرە بۆ لاوازی سەرشانی هەموو لایەکمانە ئەگەر نەیکەین ئەو کاتە ڕۆڵەکانمان خوا نەخواسە سەرسەری دەرچێ ئارەخۆر دەربچێ تریاخۆر دەربچێ شەلاتی و سەرسەری چەقۆوەشێن بێ یەکتر بکوژن شەڕ بکەن چەقۆوەشێن و شەڕەسەگ نادام چیچی ئەمانە هەچی بیکەن ماناوە سەرشانی هەر هەمومانە و ناو تاوانەکە لە سەرشانی هەمومانە هەتا کەناڵی ڕێگەاندن چەند کەناڵەکان بختص بێ بە مناڵ و کەناڵ بەڕاستی کەناڵەکان زۆر بەڕاستی ڕۆڵی گەوریان هەیە کە دەتوانن بەداخە هەندێک کەناڵی پەروەردەی ینی بەشی پەروەردەی نییە بەداخەوە جێگەی داخە لێرە بەولا بەڕاستی ئەو کەناڵانە بە تابێتی کەناڵە ئیسلامیەکان و هەموو کەناڵەکانی تریش کاکە خۆوازبی سەرشانی هەموو لایەکمانە ڕووداوە مەسەڵەن کەناڵەکانی دیکەی هەر NRT هەمووی بەڕاستی دەبێت بێ بەشێکی پەروەردەی منداڵ دابنین بەڵام بە پەروەردەی ئیسلامی کە پەروەردەی دیکەش هەیە بەڵام دەبێت بۆ پەروەردە بێ کە ئیسلام داینەوە کە پێغەمبەری خوا سەڵەم نەخشەی کێشا بۆ ئێمە و نەخشەکانی بۆ داناوە زۆر باش زۆر زۆر سوپاس دەکەین مامۆستا ئەبوبەکری سیدیقی کە لەم بەشەی بەرنامە لەگەڵمان بووی سوپاس دەکەین سپاسی ئێوە هەموو هاوکاران و کەناڵی پەیام و هەموو ئۆبرانەکە زەحمەت دەکێشن دەستا خۆش بە ئیشەڵڵا خوایتان لێمان قبولکە بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر بڕگەکانی گوڵستان بەردەوامی دەبێت. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوام دەبین لە گوڵستان. مامۆستا شێخ خاتینە لای شێف شێف دیار سڵای خوا لێبێ سڵای خوا لە تۆ بەخێر بیتەوە شێف ئەمن باسی شتەکەی خۆم بکەم یان یەکەم زیاترەکەی وڵاوە ترالیچایە ئەوان هێنانە من دروستم کردو ئەوە کو دەبی ینی ئەوانی بەخۆدا مهم لەسەر سفرەکەی توێ شیرینیەکمان دەستا خۆش جوانە هەرکە گەشت زۆر تەوالیچەیە شیرینێکی خۆشە کوێیە تورکیە واللهی ڕاستی زۆر زانیاریم لەسەرینە بەس ئەوە کاک زریان سدیق تورکیا زۆر ئامادەکاری بەرنامەی چریکەیە دەستی ڕەنجینە دەست و پلی لە دروستکردنی کێک و بابەکانە شیرینی و دەستیەوەش خۆش بێ ئەنجا لە دوای خواردنی شیرینی خۆشەوە نیە شێر زۆر ئێستا شیرینی زۆر زۆر خۆش پێویستە لە دوای گۆشت و ئەوریەکان پێویستە شیرینی بخۆری ماڵەشە پێویستە بیبیتەوە عازیمەیە بۆ ماڵەشە پێویستە بیبیتەوە بەڵێ فەرمو شێف ئەمڕۆ چمان هەیە تڕالیسایەکمان هەیە ئەوە یەک سوبێکی زۆر جوانمان هەیە ئەوە چێ هینای ئەوە کاک شێخ پەتاشڵڵاتی ئەمە پێڵن کاردۆ نییە بەڵام زۆر جوان کردوێتی ڕێک کوردەوارانی خۆمان دروستی کردو وازم بەشی ماڵی منیشی تایە تێدایشله ئافێتان خۆش بیاخۆ برنجێکی کوردی برنجێکی درێژی برنجەکە نەکردوێشتان ئێستا دەست پێەکەم برنجی دۆنفیسینە بەڕاستی برنجەکەشیم ئامادە کردو بە ئەفمان کرد بە مەڵشان درێت برنجێکی زۆر جوانە بەڵێ جیاوازی چیە لەگەڵ برنجی دیکە دۆرفیسین دۆرفیسین لێنانەکەی سربەسەرە بەڵێ و بە هەموو ڕۆنێکی لێ ئەندرێت کێشی نییە و بە هەموو شێوازێک بە شێوازەکان جوان دەرەچێت بەڵێ بە تایبەتر ئەگەر ڕۆنی کاشۆ بێت زەیتی کاشۆی لەگەڵابێ و هەر جوانتر ڕۆنی کوردی بێ هەر جوانتر ئەمە زۆر بەکاری هێنین دۆرفیسی درێژ و خڕک بەکارهێنین زۆربەی کات بە ساوەڕ و قەرەخەرمان و بابەتەکانی دۆرفیسی ئێمە هەر بەکاریان هێنین و لەگەڵ ئەوەشە هەندێک لەم بەهارەتانە ئامینە بەهاراتی ئامینە ئێمە مریشکی پێبرژێنینیان ئەوە گۆشتێک شتێکی وای تەخمیرێکی خۆشی پێ بکەین توانین لەگەڵ ڕازانەوەی هەندێک لە میوەکان و شەربەتی خاڵقیش کە لەگەڵ یایەتی ئەمڕۆ ڕانێکی زۆر جوانم ئامادە کردووە ڕانی دوای بگەڕێنەوە یان وڵی با هەسار بینەران بیبینن باشە
ئەوە بە بەهاراتی ئامینە بەڵێ ما خەمە لای ئەمیەوە بە تۆزێ بەڵێ بەڵێ ئەوە بەو بەهارەتە جوان گرتومانێتەوە چەند جۆرێکی لەو بەهارەتانی کە بەدڵی خۆی خواستی خۆچی بێ ئەوە بێ ئەمە هێشتا ماوێتی بەڵام دڵنیاتەکەمە زۆر خۆش دەچێ منی شتێک دیارەکەم بۆیە ناون ماوەسم هەموو هەروادم پیا بوو ئای ماشەڵڵا وەڵام ئەمەش دیارێکی خۆما وەرگرت لای تۆ کەی وەرگرت دەرم دیارەکەمان دیارەکەمان تەمان دەم شوێنەوە باسی خواردن و یەکسەر باسی ئەزمونەکانی نزیک بوونەوە لە مردن بەرسە زەحمەت بەڵام قەی لەما دیارە پێشکەشتانیەکەم بەڵێ ئەم پێشکەشە بە شێر دەست خۆش بێ هەر بژیت ئەمەش ماوەسام محەممەد یاخوا دەست خۆش بێ انشاءالله خامەت ڕەنجین ئینشاءالله سپاسانەکەم پێشکەش کردو بە قەمەرەکەی سەرەوە بەڵێ ئەو لە جیاتی هەمیان بەڵێ بەڵێ خۆش یاخوا دەست خۆش بێ یاخوا یاخوا سپاسانەکەم ئەبای هەموو بێت بەڵێ یاخوا دەستان خۆش بەڵێ قوربان دیارە ئەوش ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن بەڵێ تەواوکاری ئەو بەرنمەیە کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر باڵات هەیە خی گەورە تەمان درێژتکە و هەموو ئەوانش کە بەشدارن لە بەرنمەکەت زۆر سوود و استفادەی هەبە بەڕاست الحەمدولله وەڵاهی تر مەسیری هەمومانە ماوەسم هەموو یاخوا دەست خۆش بێ لێ چاومان لێ بەڕاستی یا ڕەوی سەلامەت بی میوانەکەی دیکەمان ئامادەیە دوایە دەگەڕێنەوە شێف لە بۆ تەواوکردنی انشاءالله ئەو بابەتانی شێفگار دەستەکانە خۆش بێ دەستێوش خۆش بێ خۆش بێ مامۆستا شێخ بەڵێ وەک گوتت ئەوڕۆ لەناو بەهارات و هەنگەوان و ئەو بابەتەین زۆر بەڕێز کاک مەهدی عەبدوڵڵا دیارە هەنگەوانە فەرمە قوربان عەلەیکوم السلام خێر بێ باشی سەلامەتی کاک مەهدی یاخوا بەخێر بێ باشە قوربان خێر بەسەر چاوم سلامت یاخوا کاک مەهدییان بەخێر بێ یاخوا چ عالەمێکی زۆر جوانە هەنگەوانی و بەڵێ ناو هەنگ و ئەڵێن هەر بەس سەیری هەنگ بکە ئیسراحەتەکەی وایە کاک مەهدی واقعاً وایە یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ یاخوا سەرەتا باسی ئەو بڕوانامە و ڕێزلێنانە بکەین نەزە دەچینە نێو وردەکاری هەنگەوان و ئەو بابەتە إن شاء الله بسم الله الرحمن الرحيم منوەکو هەنگەوانێک تقریبا لە 93 خەریکی پەرۆتەکردنی هەنگم ماشەڵڵا بەشداری کۆمەڵێک کۆنگرە و شتم کردووە هەتا ئەمەیان جەنابی وەزیر کابستار مەجید ئەمە بڕوانامەی باشترین جوتیاری نمونەی پێبەخشیم بەڵێ ئەوە لەوێ 2015 بەشداری کۆنگری هەشتی وڵاتانی عەرەبم کرد هەنگوینەکەم باشترین هەنگوین دەرچوو لەوێ لەکوێ بوو لە نەجەف بوو بەڵێ 22 دەوڵەتی عەرەبی بوو جا ئەوە شەهادەی هەنگوینەکەی ئەوەی لە بەردەمیایە بەڵێ هەنگوینی بە ناوی ئاسەل کوردستانەوە هەر هەنگوینەکەم بە ناوی کوردستانەوە بوو ئەوانە بەشداریم کردووە لە کۆنگرەی ئەپیمۆندیای جیهانی دووجار بەشداریم کردووە هەردووچان لە ئەستەمبۆڵ بووە هیچیان خۆی وایە لە ڕووسیا وایە بەڵام لەبەر ئەم شەڕ و شۆڕە 2022 لە ئەستەمبۆڵ کرا لەبەرەوەی تورکیا و ڕووسیا تۆزێ بەیناتیان هەبوو ئەوێ قوبوڵکی کە کۆنگرەکەی لێ بکرێ بەڵێ شادەکە لێ چەنە بەدەستێنا لە بەڵێ شادەکە وەکو بەشداری کرد وەکو کەسێکی کورد بەشداریم کرد لە کۆنگرێکی جیهانیە ئەنی وەکو ئەندامێکی ئەو کۆنگرەیە دووجار بەشداریم کردووە لە کۆنگری جیهانیە کۆنگری وڵاتانی عەرەب چەند جارێک بەشداریم کردووە وەلحاڵی تر بە بۆنەی بە حکمی ئیشەکەم بەشداری زۆرم کردووە لە کۆنفرانس و کۆبوونەوە و هەتا لەسعود نەحل پێوەدانی هەنگ دەورەیەکمان بۆ کرایەوە دکتۆریکی جەزایری بوو بەڕاستی سوادەیەکی زۆرمان لێ کرد پێوەدانی هەنگ بۆ چارەسەر ئەمجا بۆ گرتنی غیزا مەلەکی ئەو خواردنی شاهانەی کە بۆ زۆرینەی نەخۆشیەکان چارەسەرە و ئەوە و شەهادانە لەو بوارەیە بوو کاک مەهدی تۆ یەکەم جار بەڵێ چۆن چویتە سەری میشە حەز و خولیای خۆت بوو لە لادێکەتان کوێیەوە خەریکی ئەم ئیشە یعنی دەسێ پێ کردووە وەڵاهی ئەوی ڕاستی باواپیری خەریکی بوون بەڵێ نەوەڵا ئەمە بیدایی لە 92 بەرەو مزگەوتە ڕۆیشتین لە تاسڵوجە جەمای تاسڵوجە هەتا ماوەیەکی جووتیان ئەمە ئیسلامیەکان هەنگیان داوە پێیان
چکن لە مزگەوت بووینی لە مزگەوت کۆمەڵێک کاک ئەبوبەکری کاعەلی بوو کاک محەممەی عەبدی ئێستاوازە مدیر شوڕتەی هینە ئەو فێری کردین مدیر شوڕتەی هەڵەبجێ وا بزانم ئەو فێری کردین ئەو مامۆسامان بوو مزگەوت فێری هەنگاوانی کردن پیاوێک گوتی کاکە ئیشتان چییە و ئیش و کار چیەکەوێت و وەڵام من هیچیشم نوێتی بۆ هەنگ ناکڕیت و هەنگ بەخێوکەی حقەتەن هەنگی بۆ کڕیم و کاتە وەسی دارایی وانە بوو هەنگی بۆ کڕیم و ئیتر لەوە دەستم کرد بە پەروەردەکردنی هەنگ کاک محەممە پیاوێکی بەڕاستی پیاوێکی چاک کاک محەممە سووریان پێوت کاک محەممە لە بەغا ئیش و کاریە کردەوە سەردەما ئەو هەنگەوانیە دەتوانی بە فێربوونە کەسێک کە حەز و خولیای هەبی ئەوە نییە کە لە خۆیەوە کەسێکە شارەزایی هەبی بەڵێ نای خۆ شارەزا ئێستا شارەزابوون زۆر سەهلە بڵێ ئێستا چی لە ئەتەرنێت دووسی مەلیکە جۆری مەلیکە بۆێنێ چەند جۆر هەیە بەڵام ئێمە و کاتە نێرە و مەلیکەمان لێک نایکردەوە هەتا فێر بووین کامە نێرێ و کامە مەلیکێ و کامە پاڵێ و شانە چۆن دابنین هەی بەڕاستی ئیشی ئێمە و کاتە قورس بوو ڕاستە وەسایل نەبوو نەخێر وەسایل نەبوو خۆمان سنووقمان دروستە کرد هەتا ئێستا سنووقێکم هەیە لە لای کاک دڵشاد مدیری هۆبەی هەنگی سلێمانیە دەستکردی خۆمە کاتی خۆی کە داوم پێی ئێستا شەر پاراستوێتی حەزەکە بمێنێتەوە مەمنونیم لەبەرەوەی ئەڵێ من جوتیارێکی نمونەی کە ئەم ئیشی کردو و بالای مێنێتەوە وەکو خولیایەک ئەتر بێ بە خولیا بوو ئەنی لە کەسابەتەوە بێ بە خۆشەویستێکی زۆر بووی چکم هەنگ ژیانی هەنگ زۆر خۆشە هەنگ هەتا بچیتە لای بۆنی سنووقەکەی خۆشە بۆنی دەرسەکەی زۆر خۆشە هەناسە ئینسان نەکرێتەوە ئەترەوە پێتەوەدا خەڵک وازانێ ئازاری هەیە بەڵام ئازارشکێنێ ئەو کەسانی کە ئازاریان هەیە هەنگ پیان ودا بوو بەس ئەمرێوە بزانم هەنگەوەیە بەڵێ هەنگکە ئەمرێ لەبەروی هەموو ڕیخۆڵە و جگەر و هەموو شتەکە هینەکانی ناولەشی بە چزۆکەوەیەوە دەرەوە ئەوەش هۆکاریەوەیە کە عیلاجە بۆ نەخۆشیەکان ئەتر پرۆپۆلسی هەیە غیزا مەلەکی هەیە خەڵکیەمەوازانێ بەس هەنگوینە خۆی هەنگ لە ئەساسە خی گەورە کە خەڵقی کردووە بۆ تەڵقیحکردنی گوڵەکان یەکێک لە ئەساسیاتی ئیشەکەی ئەوەیە لەبەروی علمی ئێستا سەلمانوێتی ئەڵێ گەر هەنگ نەمێنێت کەونیش تێگەچێت لقاح نامێنێ بۆ بەڵێ بۆ گوڵ و درەختەکان نامێن تەوازنێک و باڵانسەی ڕاگرتیە بەڵێ بەڵێ هەنگ جۆری زۆرە کاک مەهدی بەڵێ هەنگ جۆری زۆرە وەکو جۆر بەڵامی تر ئەو جۆری کە لە لای خۆمانە هەر جۆری ئەو هەنگەی کە بەخێو یەکەین ئێستا بووە بە هەجین جۆری هەنگی زۆر تێکەڵ بۆ هەنگی قەوقازیە و ئیتالیە و کڕنەوێڵیە و ئێرانیە و هەنگوونەکەیش فەرقی هەیە و هەنگوونە وەڵاهی سەرگرتنی هەنگوونەکان فەرقەکە ئەینا وەکو جۆری هەنگوونەکە بەڵام شتی تر هەیە ینی هەر هەنگە هەنگی شاخی لە منطقەی کەلار و ئەو ناوە جۆری هەنگ هەیە هەنگوونەکەی نیسبەتە و مزرە شانەکەی بەخڕی دروست ئەکا لە کەلاڕێن لە ناو نەیجە و لە ناو کەورگ و ئەلەو شوێنانەیە ئەلەو شوێنانەیە دروستی ئەکا تر ئێستا داماوە سەری لێ شێواوە زۆربەی کاتەچێت ببن سەقفەکانیش لە بەیت و نەوشتەکانیش دروست هەنگوونەکەی ئەوە ناوی چیە کاک مادی وەکو ناوی چۆنانی ئەمە هەنگی ئەتیادیە بەڵێ بەڵێ بەس وەکو کاتی خۆی کە ناوم ناو هەنگوونی کوردستان ئەوەی تر لۆگۆیکی خۆم هەبوو بە ناوی هەنگوونی کوردستان مادی پێشبرشی ئەو کە بەشداری دەکەن لەو پێشبرش کەواتە دەبێ بۆ من ئەو هەنگی لە کوردستانە تامی جیاواز بێ جۆرەکەی باشتر بی لە جۆرێکی دیکە یان چی بەڵێ هەنگوونی کوردستان زۆر تایبەتە خۆ ئێستا چی کۆنگرە لە وڵاتانی عەرەبیا کراوە لە میسر کراوە لە سووریا کراوە لە عێراق کراوە لە وڵاتانی عەرەب کە کۆبەتەوە تا چەندین کۆنگرە زۆرینەی کوردستان یەکەم بووە لەبەرچی ینی لەبەرەوەی جۆری هەنگوینەکەی شاخ و داخەکەی جەوەکەی و درەختەکانی بەڵێ گوڵ و گوڵزارەکەی بە شێوەیەکە هەنگوینەکەی شتێکی زۆر نایاب و زۆر هین دەرەچێت لە وڵاتانە ینی وڵاتان شەکر زۆرە دەرێ بە هەنگ ئەمجا مەسانی ئێستا لای خۆمان تقریبان خەریکە ناو شارەکان و چواردۆری شارەکان بێکەڵک ببێ بەڵام هێشتا شاخانە باشە بەڵام لەو وڵاتانە ئێستا میسر بە شەکر نەبێ هەنگ بە خێو ناکەن کەواتە هەر هەنگوین نییە هەنگوین نییە نەخێر
شکراوە بڵێ شکراوە بەس کاک مادی ماسەحەوەی سەڕەنگە هەنگوینی سە بۆ نمونە قەراخ گوڵ و دار و درەختی ئەوێ جیابێ لەگەڵ هی شارباژێر زۆری هەولێر هی بڵین دەشتی کۆیە یعنی هی هەر شوێنە تایبەتمەندی خۆی هەیە هەنگوینەکەی ئێستا هەنگوینی با بڵین شارە زوور هەنگوینی شارە زوور بچۆ لە پاییزە سنووقێک هەنگ ببڕە چەقۆ لە هەنگوینەکەی بە خرمەیە وەک شەکری لێ هاتووە تەبەلورەکە زوو تەبەلورەکە لەبەرەوەی ئەرزەکەی زۆر بەقوتە پرۆتینێکی زۆر زۆری هەیە جعادەتەن پرۆتین عنی چوری کە پرۆتین چوری زۆر بوو هەنگوینەکەی تەبەلورەکە سپی ئەبێ وەکو ڕۆنی لێ بەڵێ زۆر بەقوتە گوڵەکانی زۆر بەقوتە پرۆتینی زیاتایە تەبەلورەکە ئەی کوێ زۆر تەبیعی و جوانە سەڵین ئەو هەنگوینە زۆر چاکە چا بڵێ خراپە ئێمە بە هەنگوینی شارە زۆر 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 عجیبە هی هەموو کوردستان بەعام بەڵامی تر وەکو جوانی بڵێ ئێستا هەنگوینی شارباژێر هەنگوینەکەی ئەوە هەنگوینی شارباژێڕ نمونەت لایەوە بەڵێ بەڵێ ئەمە هەنگوینی شارباژێڕە سەیرەکەی وەکو نەمەین و شت فەرقی زۆرە لە چاوهنگوینی ئەمە هەنگوینی شارباژێڕە فەرقیە بەڵام هی منطقەی قەراخوانیە قەراخ زووتر سپیە بێتە بەلورەکە لە پێش قەراخە شارە زۆر زۆر زوو تەبەلورەکە پێنجیۆن باشە ئەی ئەڵێن هەنگوینی قەندیل کاتی خۆی زۆر عجیب بوو بەڵام ئێستا بۆ بە توجاری هەنگیەوێ تقریبن هەنگوانی تایە خۆ بڵێم بەس ئەوەی هەیە کێشەی یەک شتێکە هەنگ بڵین من هەنگکەم لێرە داناوە 5 کیلۆمتر هەوایی ئەڕوات بۆ لەوە ڕەنگەی من کاکە 5 کیلۆمتر هەوایی لەوانەیە بڵێم زۆرینەی شاخەکانی قەندیل بگەڕێ ڕاستە کەسێک لە نزیکی ئەو کەشەکرەدا بە هەنگوینەکەی مشتێکەدا ئەمە کێشەی دروست کردووە یعنی شوێنانەی کە سارد بێ باشترە لە بۆ هەنگەکەیان شوێنی دیکەیان فەرق ناکات کاتەکان فەرقەکە خۆی هەنگ حەزی لە جێوی بەهاریە بەڵام لە بەهاریشە هەنگوین دروست ناکە هەنگوینێکی کەم دروستەکە هەنگی بەهاری هەیە بەزەو هەنگوینە کامێ ئەوانەیە وەکو با بڵێن وەکو شۆکە لەسەر دارەکان بۆ نمونە چوالە لەسەر چوالە وشت ئەنیشێت بەیانیان ئەچن هەڵیەگرنەوە بەڵام وەکو هەنگوینی ئەو هەنگوینەی کە ئێمە ئەیخۆین ئەو دروستیەکە لە 25 کە پێوتێ فەیزل ئاسەل یان لێ شاوی هەنگوین بۆ 26 لێک مانگە هەنگوین کۆ کاتەوە هەنگ وەکەوەی کە بۆ ئێم بێ هینا هەنگوین کاتەکانی تریش لە مانگی 7 و 8 و 9 ئەمانەیە هەیە بەڵام کەمە ڕێژەکەی کەمە کاکمەدی لەبارەی مەسەرەن جۆرەکەی کەسێک چۆن بزانێت هەنجوینێکی باش ئێستا گرفتە ئەوەیە جیا کات و هەنجوینی چاک لە هەنجوینێک کە باش نییە زۆر قسە لەسەر ئەوبارە دەکرێت وڵی ئەوە ویژدان و زەمی مەبەستم ئەوەیە بۆ منە کاکمادی من کڕیارم دەمەوێ هەنگ بکڕم هەنگ یا هەنگوین ببوورە هەنگوین بکڕم چۆن بزانم ئەوەیان ئەسلیە یعنی تاقیکردنەوەی سادە هەبێ شتێک ها وەک ئەوەی ئێستا بەکارت هێنا ئەوە بۆ تاقیکردنەوەی ئەسڵ و عادی نییەوە نه ئەوە بەس بۆ ئەوەیە کە ئاوا خاوە هەنگوینی شارباژێر بەو خاوی ئەمێنێتەوە درەنگ تەبەلورەکە ئەیناخۆ ئەم شەر تەبەلورەکە بەڵام زۆر درەنگیکە هیچ شتێکتان هەیە وەکو بیبەستێ لە ناو ئەوانە ئەسلی نییە تۆ بتەوێ هەنگوینێک بەدەست بێنی لە بازاڕە ئەبێ ئەو کەسەی کە هەنگوینەکەی بەرهەم هێناوە ئەو کەسە ئەزانێ هەنگوینە ئەسڵی عادیە خۆی لەو ئەمین بیت بەڵێ ئللا مختەبەرێکی باوەڕ پێکراو ئێستا مختەبەرێکمان هەیە لە هەمانە باڵێ لە ناوشاری سلێمانی کاک ئیبراهیم مەجید ماستەری هەیە لە هەنگوینە ئەو مختەبەرێکی هەیە بەڵامی تر ڕێژەی جیاکردنەوەی جۆرەکە و پێکهاتەکان نازانم چکم نێشتر لێ بەس هەیەتی و فەحسی هەنگوینی شەکاوە ئەوە هەیە لە سلێمانێ لە شیرەکەش بەس بخوا هیچ شیرەکە وا بزانم زۆر ئیتیمامی پێ حکومی تر شتی حکومی عادەتەن زۆر احتیمامی پێ ناکرێەوە بەڵێ کاک مەهدی بەنسبەت هەنگوین ینی بەڵێ مانەوەی هەنگوین تا چنێ ئەکسپایر نابێت خراپ نابێت وەڵاهی ئەوەیان ئێستا ئەو هەنگوینەی کە لە ئەهرامەکانی میسرا ماوە وەکو خۆڵ ماوەتەوە
بەڵام هەر بە هەنگوین حسابە و ئەچێتۆ دۆخی هەنگوین وەکو هەنگوینی لێتەوە بەڵام ئایا بۆ خواردن شیاوە ئەوە سەحە و ئەو شتانە ئەتوانێنی لەسەر بەڵامی تر من حقەتەن ئەوەی سەبڵی کاکشاد جارێکیان بەزان پێرار بوو وتم کاکە شتێکمان بۆ بکرێت لە بازارە بۆی هەنگوینەکەمان بۆ مەسلەی ئەکسپایر ئەو شتانە کێشەمان بۆ دروست نەبێ وتی کاکە تۆ کێشەی ئەکسپایر نییە لە هەنگوینی ئەسڵا هەنگوینی ئەسڵ ئەکسپایر نابێ وە قسە پیاوە بوو جا هەنگوینی ئەسڵ حقەتەن چکم ڕێژەی ئاوەکەی زۆر کەمە لە سەتا حەڤەی ئاوە ئەوەی کە عادیە لە ژوور ساحەڤەیە جارە سابیستە سابی پێنج سابی سوێە ئەوەی بەهۆی ترشانی هەنگوینەکە بەڵام ئەم هەنگوینە لەبەر ڕێژەی ئاوەکەی بە حەدێکە کە هەنگە بەو حەدەیێنێ تێک ناچێ بەخێویەکەن کاگمادی وڵای سا من هەنگانم لە کەلارن بڕێکشم لە شارباژێڕە هەنگەڵانێکیشم هەیە لێرەی ترکە لە کەلار ئەیانێنمەوە بۆ ئەوەی کە پورەیان پێ بەم و پاچیان کەمەوە لەوەی کە خەمم نەبێلی چکم ناکرێ من چەند هەنگێ لە شوێنێک دانێم و هەموو ڕۆژە سەری لێم ئەبێ هەنگ بۆنونە 20 جارە سەری لێ بم ئەیەنمەوە بۆ باخی خۆم لەوێ تەرتیبیانەکەم 50 هەنگ و ئەیبم بۆ شوێنێ لە شارباژێر لە قەشاندایانێم لە بەرسماقدایانیم ئەیبم لە پێنجێن دامناوە لە قۆقژان و لە چەند شوێنێک هەنگم داناوە لە شوێنەکان لە ماوەیەکی زۆر لە قوڵە ڕەش دامەنا لە ماڵی با بڵێن باوشی کاک نەژاد و بەڵێ لەوێ دامەنا ساڵانێکی زۆر لە بابەتی بەرهەم ینی لە ناوخۆ بەشی ناوخۆ دەکا یاخود دەبێ ئەوەش هەر هاوردە بکرێ و لە وڵاتان هەنگوین بێ بەڵێ خۆی هەنگوینی خۆمان لەبەرەوەی خۆی بێسەرپەرشتی نێمە شتکە بێسەرپەرشت بوو هیچ ئیحتیمامێکی پێ نادرێ و هیچ ینی چۆنەڵێ بینێکی لەسەر بنیاد ناندێ لەبەرەوەی من هەنگوین منە بێ کەس لێم ناتوە ئەسە 2 ساڵە هەنگوین نییە 2 ساڵە هەنگوین نییە کەس هیچ حسابێکی بۆ هەنگاوان نەکردووە لە 2 ساڵە تۆ مەسڵی نییە ئیتی قەدەری خوا ئەم گۆڕینی جەوە بۆ یاڵێم هەنگ زۆر ناسکە ئێستا شتەکانی تر بۆ نمونە جەنابتان حیوانات بەرهەمی هەیە کێشەی نییە حالەی جەوی فەرقی پێ ناکا بەو شێوەیە بەڵام هەنگ فەرقی پێکە ینی ئەو کەمبارایی زۆر گەرمای لە کاتی ناکاتە سەرما لە کاتی گەرما زیاتر ئەم شتانە تاسیاتی زۆری هەیە بارانبارینی خزمەتی زۆرەوێ هەنگ بەڵێ هەنگ خزمەتی زۆرەوێ وتە زۆر خۆشە لە ناو هەنگا بژین خۆشەکەی چی ڕەنگەمەدیوان باسکە خۆشیەکەی یەکێ لە خۆشیەکان ئێمە لەم وڵاتی خۆمانە بەدەست سەرکردەوە داماوین بەڵام لە هەنگا سێرەکەی سەرکردە مەلیکەیە حەچەند ئەو مێیشە بەڵام سێرەکەی هەموو ئیش و کارێ بەدەست ئەوە بەڵێ کاتێک کە مەلیکە پیر ئەبێ مەلیکە 7 ساڵ تەمەن ئەتا 7 ساڵ تەمەن ئەڕات خۆی هەر ئەوەی مەلیکەی لێ درسە بە هێلکەیە پاڵەشی لێ درسە بێ پاڵە تەمەنی 18 ڕۆژ بۆ 21 ڕۆژە کەچی سیرەکەی بەس بە غیزامەلەکی کە ئەیدەنێ تەمەنی ئەڕوا بۆ 7 ساڵ توانای هەیە لە شەو ڕۆژێکە 3000 هێلکە دابنێ 3000 قسوور لە بەهارە جا سیرەکەی هەنگەکە کاتێک کە مەلیکەکەی پیر ئەبێ بە کەڵک نامێنێ ناتوانێ ئیدامەی کۆمەلگاکە بە خۆی ئیعازا و هێلکەیەکی ئەوەکەن بە مەلیکە مەلیکەیەک دروستە بێ زۆربەی کات ئەگەر کاتەکەی لەبار نەوێ بۆن مو لەم کاتەیە کاتەکان کاتی ینی پێشەوەی بەهار بێت مەلیکەکەی تر ئەمێنێتەوە چکم بەبێ مەلیکە نابێ بەبێ سەرکردە نابێ دوای تووشی مەلیکەی کازی بە ئەبێ مەلیکەیەکی درۆینە دروست ئەبێ کە ئیقتصادیان ئەڕوخێنێ ئەفرادیان نامێنێ کۆمەڵێک مشەخۆر دروستە بێ پێوترێ نێرە هەر ئەوانە ژین هەتا ئەوانیش دوایی کەس نییە خزمەتیان کە ئەمرن جا مەلیکە پیرەکە ئەیلنەوە هەتا ئەو مەلیکە تەڵقیع بێت کە مەلیکە تەڵقیع بوو اینجا مەلیکە ئیعازاڵێ مەلیکە دەرچێتە دەرەوە فڕێدن ئەی چیەکە ڕۆ دەرەوە خۆی پێوێدا و ئەی کوژ مەلیکە بەس دەتوانێت مەلیکەوە بە ئەوە مەلیکە بکەرە دەستەوە بە تۆ نادا بە هەنگەوە نادا بەس بە مەلیکەوەدا کاتێک کە سیراعێ دروستە بێ لە بین دوو مەلیکە لە ناو خەلیەکی هەنگا دوو مەلیکەکە پەلاماری یەکتری ئەدەن ئەوەی کە خراپە ئەوەی تر ئەیکوژێت
دنیاژێت ئەوانیتر فرێدەنە دەرەوە دنیایکی تایبەت بەڵێ زۆر کاکمەدی لە ڕووی نرخەوە بەڵێ سعری ئێستا چۆنە ینی هەنگوین وڵی سعر هەر کەسە و پێتەڵێم شتێکی تایبەت و ستاندار و چاودێری نییە هەیە هەنگوین ها بە $100 کیلۆ هەیە بە 40,000 هەنگوین هەیە خەڵک ئیفرۆشی ئەڵێمە هەنگوینە و هەیە بە 5,000 هەنجی ناودارە و شاخ بەڵێ ئەو شتانە زۆرەکرێ هەمووشی غەشی تیاکرێت ینی شتێک نییە کە غەشی تاکرێت بۆ نمونە کابرای گەڵێ کاکە هەنگێک وەرە بۆ تەپڕم لەو دارەیە شتی وایش بووە لە نزیکی دارەکە کابرا چووە 20 کیلۆ شەکراوی گرتوتەوە و هەنگە خواردوێتی حقەتەن هەنگە هەنگی شاخە لە داریشایە بەڵام هەنگوینەکەی نا ڕاستە ئەنی ئەم شتانە ئەکرێت ڕاستە کەوتوتە سەر بەڵێ ئەرەوەڵا ئەو کەسێک کە لە قیامەتی خۆی بترسێ بەس خواردنی تر نییە بێژگە لە شەکر بیدرێت ینی ئێوە تەغزیان بکەن ناخۆی هەنگ خۆی گەڕێ بەڵێ خۆی ئەگەڕێ بەس شیرنی کۆکاتەوە بەڵێ بۆ ئۆکو ئەوەی کە خۆرا هەنگوینی پێوت ناخۆشتی تر کۆکاتەوە سەهڵاڵە کۆکاتەوە پرۆپۆلس کۆکاتەوە هەر لەکە لەسەر یا ئەو هەنگوینە مادەیەکی لێ دەرەکا پێوتێ غیزا مەلەکی ئەوە جیاکاتەوە ئەوانە بەس هەنگوینەکە ئللا بێ لە شیلەی گوڵەکان بێ کە پێوترێت ڕحیق کاکمەدی کەی هەڵەسن بۆ ئیش و کەی ئەخەون هەنگ تۆ دیقەتی ئەوە داوە وەڵاهی هەنگ ئەڵێن هەنگ ناخەوێ دایم لە ئیشایە بەڵام هەنگ کۆمەڵە سیفاتی عجیبی هەیە بۆ نمونە ئەوە سنووقی هەنگە تۆ لەم دیوی سنووق کۆ ئەڕۆی ئەو لەو دیوە تۆ ئەبینێ ڕۆژی هەورە ئێمە خۆر نابینین ئەو خۆرە بینێ طبقەی ژوور و نەوشەیە بینێ هەنگ سیفاتی زۆر عجیبی هەیە بەردەوام لە گەشتایە ئەچێت تویەت بەڵێ دایم هەر ناشە ئێوارە کە خۆر نیشت ئەیتر بەڵێ هەمووی لە ژوورەوەی و بەیانی کە کاتێ دەرەچین یەکێکیان بە پشتا دەرەچێت ڕووە کاتە شوێنەکەی خۆی تەسویری مۆقعەکە کە ئەگەر تۆ هەنگکە گواستبێتەوە بۆ شوێنیشتر ناڕواگەڕێتەوە ئەچی ئازا ئەڵێ ئاگاتان نێبێ شوێنەکەمان گۆڕاوە لەو نە بۆ ئەوە ینی قیاسەکان پێڵە و ئیمجایەتەوە دەرەوە ئەوانیش بە حەزەر وێنە دەرەوە ئەمە کاکمەدی باسی ئەوەی کرد کە حکوومەت لە ڕووی سەرپەرشتیەوە مەسەرەن وەکو ڕێکخراوێک سەرپەرشت بە شێوەیەکی وەبزانام کاران نییە نە هیچ شتێک ناکرێ وەکو هەنگەوان ئەی لە پێشتر بۆ منە ئەو ڕێزلێنانە سەردەمی کابستارمەجیدا کابستارمەجید لەو کاتەیە پیاو حەق بڵێ کۆمەڵێک فەڕاز هەبوون کە فەرزی هەنگوینیانەکەی تقریبن 15 ساڵ بوو لە مەخزنەکان ما بۆ هیفاو بوو نەیانەدا بە کەس ئیتر ئایا بۆ نەیانەدا نازانین بڵێ پیا و نەڵێ فڵانەش و بەڵام نەئدرا و هەموو یەکی ئەو نەتۆزی لەسەر نیشت بوو ئیتر ئێمەش کراوە بڵێ لەو چ بەکارتان دەینە ئەخکە نانەدا بە کەس بڵێ شتی کوالێت بەرزیش بوو کتابێکمان کرد بۆ داری زراعە کاک دڵشاد پشتگیرێکی زۆری کردین مدیری هۆبەی هەنگی سلێمانی حقەتەن وەزیریش ڕەزامەندی لەسەر دەربڕی بەشی کرد بە شارەکان یەکی چەنی بکەوێ بە زووترین کات دەبێت تەوزیعکرێ حقەتەن تەوزیعکرا و منێکێک لەو فەڕازانم بەرکەوت هەر هەنگوانێ هەنگ بە ژێرەی هەنگەکانی کە زۆری بواە بەریەکەوت لەو کاتەیە بڵێ خۆژیری هەبوو بەڵێ پشتی سەر پشگیری هەبێ لە ڕووی بەرهەمهێنانەوە بێگومان باشتر دەبێ و هەر گومانی تیانە ئێستا منێکی وەکو هەنگوانێک ئێستا سبینێ پشتگیریم کرێ بڵێن کاکە وەرە پەروەردەی هەنگ بکەن نەهەنگوین چکە وڵاتی ئێمە هەنگ هاوردە ئەکا ئێمە هەنگکەمان هەبێ هەنگ هاوردە نەکەین شتێکی ترە چکم ئێمە نەخۆشی لەگەڵ هەنگایەت ئەوانی کێتە ناوەوە منەتوانم ئەمەندە هەنگ پەروەردە بکەم کە بۆ نمونە 20 هەنگەوان 30 هەنگەوان ساڵانە هەنگی بەمێ کاکمەدی بوو بەرە وڵای کاتمان نەمە مامۆستا شێخ بەس نمونەیەشکە لا حەزت کرد باسی بکەی یاخود دەرفەتت بدەین ئەمە هەر شانەی تیا هەبوو بەس باسی شانە وتم شانە لە ئەساسا خۆی وەکو بۆ خواردن زۆر هین نییە ناخورێ لە ئەساسا هین نیە هیچ مادەیەکی خۆراکییانی لێ دێت دوای هەر خۆی مۆمە ئەو مۆمەیە کە پلیتەی تایە و ئەسووتێ و ئەو مۆمەیە هەنگەکە بۆ بەکارێنێ بۆ ئەوی کە هەنگوینەکەی تیا خەسنکە
کا بە مەغزنی هەنگوین شانەکە بەس ئێمە ساڵن بۆ مەعیدە زۆر باشە بخورێت نە ئەوە نییە ئەوە نییە مامۆستا ئەوە پێوترێ پرۆپۆلس ئەو بە دەرکەی هەنگەکەەوە هەیە زۆر کەمە هەنگێک 100 گرامێکی لەلا ئەوە چۆن ناخورێت خۆیتەوە بە هینەکەەوە هەر ئەخورێت بەنانەوە کامێ ئەمە لە وڵاتی خۆمانایی خۆن خۆ زەریشی نییە بڵم زەری هەیە بەس بۆ کەسانێک کە مەعیدیان تاوانێ با زەری هەیە بەس بۆ کەسێک کە مەعیدەی تەواو بێ و هین ینی پاڵفتەکە بکری باشترە پاڵافتەکە بڵێ خۆی پاڵافتەکە خۆی گەۆرش کە باسی هەنگوینەکە باسی ڕووباری لە مصفا باسی ڕووباری ڕاستە ئەجا دوای ئەوە هەنگوینیش حقەتەن خەڵک کە تێکەوێ ئەیخوا خۆی هەنگوینە بێ وەکو شەربەت بخورێ ئەساسە بەڵێ هەبێکو شەربەت بخورێ بەڵە ڕاستە زۆر زۆر سوپاس دەکەین کاک مەهدی عەبدوڵڵا هەنگەوان کە لە گوڵستان باسی بابەتانەمە گوڵستان و هەنگەوانی زۆر نزیک تێکەڵە یاخۆ بەخێر سوپاس دەکەین دەستیەوەش خۆش بێت بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر بڕگەی کۆتایی لە گوڵستان بەردەوامی پێدەدەین. خۆشەویستان گەڕاینەوە مامۆستا شێخ کۆتا تەوەرەمان لەمڕۆ بەڵێ بریتە لە شارەزایەک لە بواری بەهارات و هەنگوینەکە ڕۆی زۆر خۆش بە هەنگوینەکە ینی باسکردنی و لە ناو هەنگوینە بەڕاستی عەجیبە هەنگ باوزین بەهارات کووە بەهاراتی شەڵە باشە بێ زۆر باشە پێشوازی کەم لە زۆر بەڕێز زانە تەیب شارەزای جۆرەکانی بەهارات باز لە بەکارهێناتی دەکەین فەرمو قوربان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. قربان بخير بي. كاك زانا جهام باشي قربان حال باشا شكر باشي قربان يا اخوة بخير بفرموا فرموا بخير بني يا اخوة سپاسكم مجيد ممنون بخير مستر شاو فرموا قربان يفرموا يا اخوة بخير بي شكر باشي قربان يو باشن كاك زانا بخير بي سپاسكم تندروستيت اخوة بزيابت هەرچەندە هەندەش نەمای ڕەمەزان لەگەر ئەو چەند ڕۆژەی ڕۆیشت اخوة بزيابت باشي يا ربي باش جو خوش وفينك باشي اخوة بزيابت يا ربي بخير سپاسكم مجيد ممنون سلام يا اخوة كاك زانا طبعا بهارات وجوركاني و اما لخوان كلام بهارات كسر هندستان بيركويتو بله بهارات هموي هليويت زوربي زوري ليويت بله چکە ماشەڵاوی لە هندستان و داخڵە بێ بە هەموو دنیا لە هیچ شوێنێکی کۆنە بەهارات نییە هەر خۆیان دروست هەیە هەر خوان ئەیچێنن هەیڕوێنن بڵێ ئەیڕێنن بەڵێ بەرهەمێکی ئێمە ناڕوێت ئەوە ئەڕوێ بەس ئەوە نییە کە وەکو ئەوەی بە ڕێژێکی زۆر وەکو هندیەکان بینێرنە دەرەوەی وڵات ئێستا لێرە زەردەشەوەیان ڕواندووە دەرچووە بەرهەمیشی باشی شێ بۆ بڵێ زوو لە شارە زور بە تایبەت لە منتیقی شارە زور ئینیانە کرد زیرە ڕشکە کە ئێستاش ڕشکەی کوردی ناوبانجێکی زۆر باشی هەیە ئەجا شمڵی گژنیش ئێستاش جاترەی کوردی لە چاو جاترایی سووری ئێرانیەکەیە هەم لە بتام و بۆنە هەم لە ڕەنگە هەم لە کوالێتیە زۆر باشترە پونگە و ناوشتەکانی کەش با بۆسێ بەدەریتەوەڵێ بەڵام بەداخەوە ئێستا کەم کەس ئەو بەرهەمەیە بڵێن پێگەێنێت بەرهەمێنێ بەراورد بە ڕابردوو بەکارهێنانی بەهارات یعنی زیادی کردیە بۆ نمونە پێشتر ڕەنگە زۆرێکی کەم بوو بێ ئێستا زۆر زیادی کردووە بەوەی ئەوەی کە ئێستا خەڵکێکی زۆر ڕووەکاتە تەندروستیەکی باشی هەبێت بەڵێ ئەنج بەهارات بەکارێنێ هەم بۆ وەکو بۆ ناو چێش بەکارهێنێت وەکو تام و بۆن هەمیش بەکارێنێ وەکو چارەسەر بۆیە ڕۆژانە وەکو مشتری یاخود داواکاری ئەوە کەسانی کە بەهارات بەکارێنین زۆر وەک ئەڵێن بەهارات بەگشتی نەک هەر بەهاراتی ناوچێش بێت بەگشتی ترە و بەهاراتە ڕەگ بێت قەد بێت دار بڵێن گەڵایە تۆوە گوڵە کەواتە سروشتیمان هەیە ئەوی دەستکردیشمان هەیە بە زۆری هەر سروشتیە هەمووی سروشتیە بەڵێ کاک زانا هینمان هەیە زەنجەبیلمان هەیە و زەنجەفیلیشمان هەیە وایە هەردووکی یەکشتە بەڵێ خۆی لە قورانی پیرۆزە بە زەنجەبیل ناوهاتووە بەڵێ لە ئەسڵیشا خۆی زەنجەبیلە زەنجەبیل بەڵام کوردەکەی خۆمان ئەڵێن زەنجەفیل زۆر کەسەیەک ئەڵێ زەنجەبیل لەسەر زمانی قورسە زەنجەبیلەکەی بۆ نایە یا لە مناڵی و بە زەنجەفیلەکە بۆی هاتووە وەری گرتووە ئەو وشەیە هەر ئەڵێ زەنجەفیلم بەرێ فیل گوازراوەمان کاک زانە سوودی چییە بۆ ینی چە خەڵ زۆر سەری تێ کردو بە تایبەتی بۆ نەخۆشی ئەوانە زەنجەبیل سوودێکی هێزگار زۆری هەیە ئەتوانێت ئەو کەسێک کە زەنجەبیل بەکار ئەهێنێت
ئەتوانێت لەگەڵ ئاوی لیمۆیە بەکاری بێنێت ئەتوانێت لەگەڵ چای سەوزا بەکاری بێنێت ئەتوانێت لەگەڵ نعنایە بەکاری بێنێت لەگەڵ شیرا بەکارێنێت بەڵام بە ڕێژەی کەم واتە ڕێژێکی زۆر کەم بەکارهێنێت لە هەمان کاتیشە تا چەند ڕۆژێ بەکاری هێنێ بەتایبەت لە وەرزی گەرمایە نابێت زەنجەبیل زۆر بەکار بێت لەبەرەوەی خۆی تیژە ئەم تیژێژ وە ئەکات تاقە و گەرمێکی زۆرت ئەیاتەیە جەوی شوار دەورە گەرم بێت لەبەرەوە خراپە ینی بۆ زستان زیاتر باشە زستان زۆر باشە چکە گەرمی بەخشێکی زۆر عجیبە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم کە ئەڵێم زۆر نابێت بەکار بێت ئەگەر بێت و زۆر زەنجەبیل بەکار بێنێت لەوە چێت قورگی تووشی حساسەت و کۆکە و خورانی قورژی بکات بەتایبەت ئافرەت ئەگەر حملی هەبێ یاخود شیر با بە مناڵ بە هیچ شوێ نابێت زەنجەبیل بەکار بێنێ یاخود کەسێک بەتایبەت کەسە بە تەمانەکان ئەگەر شەکرە و زەختیان هەبێ یاخود نەخۆشی دڵیان هەبێ و بەڵام بەرگری جسمیان کە لەناو خۆمانە پێڵێن مەناعەی لاواز بێت زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی شەکرە و زەختی زۆر بەرزەکاتەوە زۆر جاریش هەیە ئیتر بوونی کەسەکەیە ئەشیخوا کێشێنی و ئاساییە بۆی کەواتە ئەو جۆرانە لە بۆ چارەسەر و وەکو دەرمانیش بەکاردێ وەک چارەسەر بەکاریە زەنجەبیل چەوری توانەوەیەکی زۆر عجیبی هەیە هازیمەیە زۆر باشە بۆ ڕیخۆڵە باشە میکرۆب کوژ و بەکتریای کوژی زۆر باشە ئەجا تاموبوونی چێش زۆر خۆش بەس بە ڕێژێکی دیاریکراوە بەس بە ڕێژەی کەم و ماوەستە شێخ خوڕجی دێشی سەبەوەن باشە خورانی ناوچی بەهێ باشە ناوچی بەیەکە بێنە بیکڵێنە بیپاڵێەوە ئاوەکەی بخۆ کەمێک جاترە ببێنە جاترەکە بیکە ئاوی گەرمەوە سەری بنێرەوە کەسار بوو بیپاڵی بیخۆرەوە عیلازەکەشمان وەگر مامۆستا شتێکی گەشی پێ بڵێم ئاوی سارد بیبەری تون ترشیات ئەمبە بەهاراتەکان کە باسی بەهارات دەکەین بەهاراتە تونەکان ئەڵێم هەمووی بۆ تۆ خراپە ڕاستەکەی کاکزانە ناوچەیەک و ناوچەیەک بۆ نمونە لە بەکارهێنانی بەهارات جیاوازە بە دڵنیاییەوە بۆ نمونە ڕەنگە لە تووشە حەزیان لە بەهاراتی تونند و ئەوانە بێ ئەوەی مەک ئێستا کە بەکاردێ ینی ئەو کولتورە گوازرایتەوە کە ئەمە زیاتر تونند و ئەوانە بەکاربیین یاخود ئێستا من زۆر کەسەیە کە ڕووە کاتە دوکانەکەم ئەڵێ بەهاراتم بەرێ تون بێت یعنی ئێستا خەڵک هەیە لە هەفتەی بنەتوانم بڵێم جارێک یا دوو جار بگرە زیاترش خەڵک داڵی بەهارات دەکا ئەڵێ با تون هەر نەبێت تونیتیان نەبێت حەزی لێ ناکەم هەیە دێ ئەڵێ کاکە ژیان بە قوربانم پڕیکە لە تونی حەزم لە تونیە ئیتر ئەکەوێتەوە سەر ڕەغبەتی ئەو کەسەی کە دێ بەهاراتەکە ئەبات بەهاراتی هندیشم هەیە گرام ماسالا هەیە تەندوری ماسالا هەیە گرام ماسالا و سەرد ماسالاش هەیە گرام ماسالاکە ئەنی خۆی وشەی گەرمی پێوەیە یعنی چۆن ئەڵێ بڵێم گەرمیەکەی چۆنە غیرە تێبی خۆی مامۆستا ئەو نەتونە ئەوە نەتونە ئەمە ئەوەیە کە خۆیانەی خۆن ئەوەی کە خۆیانەی خۆن هندی خاص هندیەوە ئەوە کە سێ لێرە سارد ماسالاکە بەحساب ساردە بڕواب کە شتێ لە گەرم ماسالاکە گەڕاوەتەوە زۆر تونە خەڵکیشێ ئێستا فێر بووە بەتایبەت ئەوانەی لە ئەوروپان کە هێنەوە کوردستانیا ئەو بەهاراتانە لە ئەوروپا و نردوێتەوە بۆ خزم و کەسیان لێرە لە سلێمانی گەرم مەسەلایان نردووە گەرم ماسالا ئێستا کابرا حەزی لە گەرم ماسالایە بۆ گۆشت بەکارێنێ ئەڵێ یاکە حەزم لەو تاموو بوونەوە حەزم لەو تونیەیە بەکاری ئەهێنە بەس ڕاهاتنە کاکزانە لەوە بەڵە ئەی ئەوی تریان چی بۆ گەرم مەسالا و ئەوە سەرماسالا و چکن ماسالاشەیە ئەوان بۆ مریشکە بێت ینی ئێستا کەواتە جیاوازی هەیە لە نێوان ئەوەی کەسێک لە بۆ گۆشتی سۆر بەکاری بینی کەسێک لە بۆ مریشک بەکاری بینی هەر خواردنەی من چەند جاری کەش حتا لەم کەناڵە جوانەی ئەوشە باسم کرد لە کەناڵەکانی کەشەوە هەر هەموو خواردنێک بەهاراتێکی خۆی هەیە حتا زەڵاتە بەهاراتی خۆی هەیە زەڵاتە کە زۆر کە زێڵە زەڵاتەکە ئەکا ئەلە چی تێکەڵکەم بەهاراتێکی خۆی هەیە بەهاراتی گۆشت جیایە مریشک جیایە تەندوری ماسالا جیاوە گوتمانەوە باڵبێن بەهاراتە بیانیەکان گرام ماسالا سارد ماسالا چیکن ماسالا ئەنجا ئێستا بەهاراتێکی کە هاتووە بەهاراتی مەندی ئەوە زیاتر عەرەب بەکارێنێت یەمەنی و ئەوانە مەندی یەمەنی بەکارێنن بەڵێ مەندی سێ نوعی هەیەویش گۆشت و مریشک و برنجی هەیە لە ڕەنگیشا سوور و زەردی هەیە ئەبێ بزانی کامیان بۆ کامایانە بێت ئەو بەهاراتێک کە تۆ هەتە بۆچی خواردنێ بەکارێنیت من زۆر کەسەیە لێم ئەپرسەیە بۆ بازار یا لە شوێنی کە لێم ئەپرسن کاکە بەهاراتێکی تێکەڵ هەیە بۆ هەموو شتێ ببێت ئەڵێ مەڵاشتی وار نییە
ڕاست خوار بەهاراتە ئەی ئسم خاص واردی خۆی هەیە حەو دەرمانە بۆچی تێگەڵە کرێکە حەو دەرمانەکە زیاتر بۆ یاپراق بەکاری ئەهێنن بەڵام ئێستا کە ئەڵێ حەو دەرمانە ئەم قسەی وەکو زەنجەبیلەکە ڕاهاتنە ئێستا من بریانی هەیە بریانی قاوەیی تقریبا خەڵک دێڵەکە حەو دەرمانێکی بریانی قاوەییم بەرێ 11 نوع تێکەڵ یەکەم بەهاراتی نۆکاومێ یەکی دێڵێکا کە بەهاراتی حەو دەرمانی نۆکاو دێڵم بڵێ 5 دەرمانە هەر ناوەکە وا هاتووە ڕاستە بریانی زەردی مەغریبی هەیە تقریبا 16 نوعە ئیتر ناوەکە وا هاتووە هەر بەهاراتی خۆی لە ڕووی کەواتە زانیاری شو ئێستا برین شارەزایکی باش خەڵک پەیدا کردیخوا بەزیابێ باشم چەند ساڵە خەریکەم ئیشەی کاک زانا جنابەت لە 9 ماشاءالله باوکم بەڕەحمەت بێ لە 61ەوە عند شوێنی باوکتە جنابەت بەڵێ خۆی گەورەتەمە درێژەکە ئامین ئەجمعین هەر لە هەمان دوکانی هەر لە هەمان دوکانیشم هەر حوزەشکەکە عتار و ئەوانە خۆی عتار لەقەبە بڵێ عتار وشەکە عەرەبیە لە عەترەوە هاتووە واتە لە بۆن خۆشیەوە ئەی کە چیتە دوکانێکی عتارەوە ئەو هەمە بۆنەیە بەسەرتا حەز بە بۆن خۆشیەکی زۆر ڕەکەیت وشەی عتارەکە لە عتۆرەوە هاتووە هاوردەیەتان لە چێن دەرزیاترە مەسەلەی بەهارات خۆی لە هیندەوە بە دەرەجەی یەکێت ئەجا لە هیندەوە کە زۆر جار ڕاستەوخۆ نایەتە سلێمانی یان نایەتە کوردستان ئەچێتە ئێران زۆر جار ئەچێتە سووریا زیاتر ئێستا ئەچێتە بەسڕا لە بەسڕا چێتە بەغا لە بەغاوێتە ئێرە لە وڵاتەکانی کەشەوەیەت ئەو هەموو دەستاکە بەس خۆتان ناتوان بچین ڕاستە خۆ بێنن کاک بەڵام ئێستا باری بڵین بازار کز بووە ئەوە کێشەکە ئەوەیە لەوەی کولفەی زۆر تێچێ بەڵام لە بەخاوەیە کە تو داوای ئەکەی لە شوێنێکیکەوە ئاسانترە بۆ خۆتان مامۆستا شێخ تو خۆت ئامادە بکە لە بۆ دوعاەکان ئەم کارزانەش دەچینە لای هەندێک زۆری بەهارەتمان هەیە زۆر باش لەگەڵ تەمەشایەکی بکە و یەک دوو قسەش لەوێ دەکەین هاتە مامۆستا شێخ ئامادە بێ فەرمو کارزانەکە ئەنجا شێف یەکەم زارە تو قسەی بکە لەسەر ئەو بەهارەتانە کارزانەش وعلیکم السلام کارزانە بەخێر بی ماشاءڵ ئارێ وەڵڵا کاکزانە جگە لەوەی کە ئەوەی کە پێی دەڕێن فەل بەڵێ ئینا قوت و ئەوانەشمان هەیە وانە بەڵێ ئەوەش زۆرە هەر فەلەکەی ئەو کردە قوتووە بڵێ بەڵێ کامەی ڕغبەتی زیاترە وڵای هەردووشی ڕغبەتی هەیە بەڵێ زۆر کەزیە لە کاکە فەلەکەم بەرێ بۆ خۆت لەبەر چای خۆتا بۆم بەهاڕە بۆ نەگەر هاڕاوی یا لە خۆم نەهاڕاوەکە بەمەوە زۆر کەسیژەیە ئێکسا حەزیەکە ئەکرێت هیچ کێشەی نییە ئێستامە بۆ تکەی مریشکە بێت بەڵێ هەموو شوێنیسرایە تەڕە ئەمە بەهاراتی تەڕە بەڵێ تەڕاوە ئەوە ساڵسەیەکی جیراوەتەوە بەڵێ ئەمە کۆمپانیای ئامینەیە ئەوی کەش ئەمە هە زۆر بەڕاستی بۆ نیشی خۆشە ڕێک بیبەری سەوزە ڕێک بیبەرەکەیە بیبەریت ئەجا کاکزانە شتێکی خۆش جارێم جەماعەت ئەلێرە شەوێ تەماتۆڕوونەکیان حازر کردبوو کاک ئاریان دەیگوت چی بەهارات هەیە لەسەر مێزەکەی هەموو تێکردیە بۆیان خورا ئەوێ خوارد بێت وڵی دەنا باش خورا بەڵێ یا برسیان بوو وڵی نازانم دەیگۆ هەرچی بەهارەت لەسەر مێزەکەی هەموو بەکاری نایە من بۆ تەماتەی سوورەکرا بەڵێ بە لەم کەناڵە جوانەی ئێوە بینێم چی بەکار ئەهێنم وەکو بەهارات بە دەرەجە یەک زەردەشەوە زەردەشەوەی تیەکەم بەڵام بە ڕێژەی کەم یعنی بەهارات واتە ڕێژە واتە میقدار حەزم بکردەوە نابێت لە خۆتەوە ئێستا من بێم ئەوە شێف باشتر ئەزانێت خواردەکە حازرەکە 5 بەهاراتم لە بەردەمایە بۆ نمونە ئەو برنجەی شێف حازرەکەم بێم بە ئارەزی خۆم تێیکەم هەمووی ڕێژەیە ئەگەر کەسێک حەزیلێبی مەسەرەکەی زیاتر تێ بکە ئەوانە کە تۆ سەرخۆی بەڵام من وەکو دوکاندار کە حازری ئەەکەم ئەو بەهاراتە ئەبێ حسابی گشتی بکەم نەک حسابی تاکە کەسێک ئێستا من خۆم تونی ناخۆم نابێ ئەوە بێنم بڵم کە تونی ناخۆم بەهارات هەیەگرمە بۆ نمونە بۆ شێف باتونی تێ نەکەم شتیوانیە بەس بۆ تەماتی سوورەکراو زەردەشەوەی تێ یەکەم زیرەی تێ یەکەم بیبەری ڕەشی تێ یەکەم کە لای خۆمان بە ئاڵەتیش بەناو بانگە فلفل ئەسود گژنیژیشی تێ یەکەم کەمێک زەنجەبیلیش ڕاست قسێک نایە بەگشتی لەسەر بەهارات و جۆرەکانی وەڵی بەهارات سوودی زۆری هەیە بڵێ و بەکارهێنانیشی
زۆر باشە هیوادارم ئەو کەسانی کە بەهارات بەکارێنن بەرداوام من لەسەری زۆر سوپاس دەکەین کارزانە بۆ ئێوە پسپۆر لە بەهارات سەرکەوتوو ئینشاڵە زانیاریەکان سوودی هەبووە زۆر سپاسەکەم ئەم دەمینێمەوە لێرە شێف با لەگەر تو بەردەوام بم زین گەیشتین بەچی با مریشکە کەشمە ئامادەی باوەش بێنم بەڵێ سفرە و خوانمان ئاوادانە شێف ئاوادانە دائیمەن ئاوادان ترمان کرد زۆر چاکە فەرموو باسی کە شارەسەرێکی ئێمە بکەین تۆزێ ئەمە بێت ئەوەی ماوەستە شێخی نابووی ئەو ئامادەیە بەڵەوە تارتەنیشەوە ئەوە لێرە داینەیە بەڵە بەڵێ ماشەڵڵا ئێستا مریشکەکەمانەوە بڵێن ڕانە بەڵێ لە ژێرەکەی دەمارە چی بەکارین ئێستا بەهارەتەکان لەمانەمان هەمووی بەکارهێناوە تکەی مریشکمان بەکارهێناوە سیرمان بۆ بەکارهێناوە زەنجەفیلش بۆ بەکارهێناوە پاپریکاشم کرۆ بەسەریا و بەخوێەوە زۆر جواناوە دەرچووە سۆیا سۆسیشی تایە ئەوە ڕەنگی جوانەکە و تامیکی تایبەتی خۆی بەخشێ پێی ئەوە ڕانی مریش ئەمە ڕانی مریشکەکەمان ئەمە برنجی دۆنفیسیە درێژە بەڵام ئەمان بە برنجی سپی دۆنفینە بە هین لێم ناوە ڕۆزماری بەڵێ بە تامی ڕۆزماری ئەمە بە تامی زعفران لێم ناوە و لەگەڵ معدەنووسە تەماتەی گسکەش وەکو جوانکاری بۆ جوانکاری ئەش خۆری زۆر خۆشە لەگەڵ ئەو میوانش بە هەمان شێوە ڕازانێکمان بۆ کردو بە شەربەتی خاڵقیەوە و ئەو خورمایش هەرمانگە ڕەمەزان ینی سفرەخوانەکەمانی خورما ئەوڕۆ لەگەرمان دەمینیەوە شێخ شێف لە بۆ ئەوە بینیوە چۆ سێرمانەکە با ئەو تاکی تێمە ئەوڕۆ لەگەڵتانم ئەوڕۆ دەمینی ڕانی تیایی زۆر باشە زۆر باشە ئێستا کۆتا بڕگەمان دوعاکانی زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتیح دەبێ لە لای منەوە سوپاس بۆ هاوکارانم کە لە هەژدەم ڕۆژی ڕەمەزان لە گوڵستان لەگەڵمان بوون سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه وعليكم السلام ورحمة الله وبركاته وصم حماد كاكا الشيف ديار وأمبرا عز خوشويستانا وميوانا برزكان من كروجي كي زور مبارك من بريك سپاس بخواي كورا كروجي هجدير رمضانا دەست بە دوعاکان مانەکەین ئێوەش دوعا بۆ ئێمە بکەن زۆر کەس چاوەڕوانی ئەم دوعا و پاڕانەوانە لە ئێمە کات بەڕاستی من خۆم زۆر بە خەجاڵەت دەزانم من حەدی دوعاکردنم نییە بە حەقەت ینی شەرمەزارم لە بەرقاپی خۆی پەروەردگارە کە زەعیف و لاواز و نەزانێکی وەکو من بپاڕێتەوە و ئێوەی ئاز و خۆشەویستیش ئامین بکەن بەڵام بەڵکو خۆی گەورە بەهۆی دڵەپاکەکانی ئێوە ڕەحم بە ئێمەش بکات دوعاکانمان گیرا بکات چکە خۆی گەورە سەیری لاوازەکانمانەکە سەیری هەژاریمانەکە سەیری بچووکی و سەیری بێدەسەڵاتیمانەکات ئەگەر دانمان نابێ بەمانەی خۆمانە ئەوە سەیرمانەکە ئەگەر دانمان پیانە نابێت و متەکەبیرانە بچینە خزمەتی پەروەردگار لامان لێ ناکاتەوە فرامۆشمانەکات خوا پەنامان بە لەبەرەوە داواکارم کە خۆی گەورە لە غرور و لە عوجب و لە ڕیا و لەو ئافاتە گەورە دەرونیانە ڕزگارمان کات تا بە خالصی ببینە بەندەی خوا تا وەرمان بگرێت تەکەبوری زانست و تەکەبوری مادە و تەکەبوری فێربوونی قورئان و سونەت و تەکەبوری شانازیکردن بەسەر خەڵکە و تەکەبوری ئەوەی کە خەڵک پاکە و ئێمەی بەدڵا نەمانگرێت هەمومان بەندەی خۆین خۆی گەورە خۆی زاتی خۆی بەندەکانی هەڵە بژێرێ بەپی ئیخلاص دامەزراوی ئیمانی ساخ خۆی گەورە بیبەخشێ پێمان بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين رب اشرح لي صدري ويسر لي أمري
واحلل عقدة من لساني يفقه قولي. يا مثبت القلوب ثبت قلوبنا على دينك يا رب. يا كريم يا الله، لم تنجي إواري هجدي رمزانا هرچی دەستێک ئەم ڕۆژە مبارەکە بەرز بۆتەوە بەلای تۆ، لە دوای هەموو نوێژە فەرزەکان پاڕاوەتەوە لە تۆ، لە سوشتەکانە دڵی پڕپڕ بووە لە دوعا و پاڕانەوە لە تۆ. دوعاکاریان گیرا بکە، عەفومان کە و لێمان خۆش بە یا ڕەب، تەوفیقاتی خۆتمان لێ مەبڕە، دڵمان پڕکە لە نووری ئیمان، ناوچەوانمان پاککەرەوە بۆ سوژدەکان، بەرماڵەکان نەفرەتمان لێ نەکەن یا ڕەب. یا ڕەبی خوایە فریشتەکان هەڵگری ئەم دوعا و پاڕانەوانەی ئێمە بن بۆ بارەگای گەورەی مەلەی عەلای تۆ. دەنگ و باسەکانی ئێمە لە مەلای عەلا چۆنە یا ڕەب ئێمە نازانین، وەرگیراوین یا خودنا هەشدە ڕۆژە لە بارەگای تۆیان دوعا و پاڕانەوەکانمان، نوێژ و عیبادەت و تاعەتە کاڵ و کرچەکانمان، قورئان خوێندنە نوقسانەکانمان و زیکر و تەسبیحاتە بێئاگاکان کە بە بێئاگایی ئەنجامیە دەین وەرت گرتوون یا خودنا. ئێمە زۆر جار غروری کردەوەکانی خۆمانەمان گرێ یا ڕەب، عوجبی کردەوەکانی خۆمانەمان گرێت، چاکەکانی خۆمان لێبێتە شاخی توهامە یا ڕەب، ئەم نەوعە عوجبە لە دڵمان دەربێنە، ئەم شەیطان و نەفسەمان لێ دوورخەرەوە و جارێکی تر لە کۆڵانەکان و لە دەمارەکانی ناو دەروونمانە هاتو چۆنەکە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەم نەفسەمان بگەینرە نەفسی مطمئینە و دامەزرا و ئیلاهە العالەمین. خۆش بە لێمان، لە گوناهەکانمان خۆش بە، تەوبەی نەسوحمان بە نەسیب بکە، تەوفیقاتی خۆتمان لێمە بڕێ یا ڕەب، هیدایەتمان بە، دڵمان ئاوداشتە بکە بە نووری ئیمان، بە ڕۆشناییەکانی قورئان، بە زیکر و تاعەتی خۆت، بە بەری درەختی ئیمان یا ڕەب، ئیمانێکی کامڵمان پێ ببەخشە. ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بەلای تۆ ڕۆژانێک بێت ڕەزامەندی تۆمان بەدەستێ نابێت، بەسەر شۆڕی و خەجاڵەتی نەگەڕینەوە بارەگاکەی تۆ یا ڕەب. چی بکەین لە دنیاە باس و خواسێکمان هەبێت و لە ناو کەس و کارە تعریفێکمان هەبێت و لە ناو مەلائیکەکانی تۆیە زەمکراوە خراپەکان بین، دامان پۆشە بە سەتری خۆت و یا سەتار لە گوناهەکانمان خۆش بە و عەفومان کە و ئیرتیقای ئیمانمان پێ ببەخشە یا ڕەب، پلە بەرزەکانی ئیمانمان بە نەسیب بکە ئیلاهە العالەمین. ئێمە عەبدە زەعیف و لاوازەکانی تۆین و هاتووینەتە بارەگای تۆ، لەم کەناڵە جوانە و لەم میحرابی ئێوارانەی ئەم گوڵستانەیە لە تۆ پاڕینەوە یا ڕەب، گوڵستانمان لێ نەبڕی ئیلاهە العالەمین لە بەرزەخ و لە بەهەشت و لە ڕەزامەندیەکانی خۆتا، لە باخ و بێستانە خۆشەکانی بەهەشتا ڕەزامەندیەکەی خۆتمان بە نەسیب بکەی، شەهادەی بەندە ڕاستگۆکانمان بە نەسیب بکەی، پلەی سەدیقین و شوهەدا و ساڵحینمان بە نەسیب بکەی، فردەوسی عەلامان بە نەسیب بکەی، لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانمان و کەس و کار و ماڵ و مناڵ و ئازیزان و خۆشەویستان و ئەم برا ئازیز و خۆشەویستانی ئەم کەناڵە خۆشەویستە و سرجەم ئەو مسلمانانەی ئێستا ئامین بۆ دوعاکانمانەکەن لە کوێرە دێیەکی کوردستانە، لە دێیەکی ڕۆژهەڵاتی کوردستانە، لە شارە خۆشەویستەکانی کوردستانە، لە دەرەوەی وڵات و لەو برا و خوشکانەی لە هەندەرانن یا ڕەب العالەمین. ئەم ئێوارانە کە کوێ لەم بەرنامە ئەگرن و سەیری ئەم بەرنامانە ئەکەن و دوعاکانیان تێکەڵ بە دوعاکانی میحرابەکەی گوڵستانەکەن یا ڕەب العالەمین، ئەم میهرەجانەمان لێ تێک نەدەی ئیلاهە العالەمین بەوەی وەری نەگری لێمان
يا رب العالمين أم مهرجان بكي بمشهدك جوان لمحشرا بكي بشاهديك باش بو همومان أم سفر وخوان يا ربي ببين السر سفر كي حوزي كوسر رسول الله صلى الله عليه وسلم دين من بارز روكا عاقبت من بخير بجرا ئەم برازی خۆشەویستانە هەردوو ئاوپارانەوەی لە ناو کرۆکی دڵیانایە هەر ڕۆژێ ئەپارێنەوە 10 ساڵ و 20 ساڵ پێش ئێستا چه پارانەوەیەکیان هەبووە 10 ساڵ و 20 ساڵی تر و داهاتووی ژیانیان و ئەخیر هەناسەی ژیانیان چی دوعایەکیان پێویستە خوایەکیان ئەوەیان بەنسیب بکە لەگەڵ ئێمە و سەرجەم بینەران و بیسەران یا ئەرحەم الراحیمین تەوفیقاتی خۆتمان لێمە بڕا سەربەرزمان بکە و لە مەحشەرا شەرمەزاری بارەگای تۆ نەبین دڵمان دامەزراوکە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرەوە ئەوانەی دەردی دەرونیان هەیە ئیلاهە العالەمین دەردەکانیان مەهێڵە ئەوانەی خەم و خەفەتێکیان هەیە خەفەتەکانیان لە کۆڵکەرەوە یا ڕەب ئەوانەی قەرزارن یا ڕەب العالەمین بەشیان بدە لە خەزێنە پڕ ڕەحمەتەکەی خۆت ئەوانەی مناڵیان نییە دڵیان خۆشکە بە مناڵی ساڵح یا ڕەب ئەگەر هەر مناڵیشیان پێنادەی دڵیان خۆشکە بە سەبر و ئارامگرتن ئەگەر فێری سەبریش نەبوون دڵیان خۆشکە بە کردەوەیەکی تر کە جێگەی مناڵەکانیان بە سەدان و هەزاران جار بۆ بگرێتەوە و ببنە مناڵی معنەوی بۆ ئەوان یا ڕەب یا ڕەبی خواییشان دامەزراومان کۆ ئیمانمان سەلامەت کە یا ڕەبی خواییان عاقبەتمان بەخێر بگێڕە یا ڕەبی خوای ڕزق و بەرەکەتی خۆت زیاد بکە لە سەرمان هیدایەتمان بە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته